بەنای خۆی بەرزوبێوتە سڵاوتان لێبێت بینەرانی عزیز و خۆشەویستی پرۆگرامی پەیامی ڕۆژ خۆشحاڵ و بەختەوەرم ئەمڕۆ لەگەڵ هاوکارم دانیار بە کۆمەڵێک تەوەر و بەرگە و بابەتی نوێ و جیاوازەوە هاتوونەتەوە خزمەتان بە هیوای ئەوەی کە تەواوی بەرگە و بابەتەکانی ئەم ڕۆژمان جێگای سوود و ڕەزامەندیەوەی عزیز و خۆشەویست بێت و بە تەندروستێکیش زۆر باش و بە دڵدەرونێکی ئارامەوە تا کۆتایی بتوانن بینەری پرۆگرامەکەمان بدەن. سڵاوتان لەبێت بینەرانی عزیز، خۆشحاڵین لە بەرنامەیەکی نوێی پەیامی ڕۆژ دووباراتینەوە خزمەتان. دەخوازین کە ئەمڕۆژ ئەو بڕگە و بابەتانی بۆ ئێوەی ئازیزمان ئامادە کردووە جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز بێت. ئازان لەو بابەتانی کە ئەمڕۆ پێشکەشی ئێوەی ئازیزی دەکەین لە تەوریەکەی بەرنامەکەماندا باز لە زانای کورد و لێکۆڵەر و توێژلەوەری کورد دەکەین کە ئەویش بەڕێز عیماد عەبدولسەلام عارف کە دوو مانگ بەر لە ئێستا کۆچی دوایی کرد. ئەم زانایە چەندین بەرهەمی چاپکراوی هەیە جێدەستی لە نێو کتێبخانە و توێژینەوانی کوردستاندا دیارە باز لە ژیان و بەرهەمەکانی دەکەین. وەروەها لە تەوری دوین بەرنامەکەماندا باز لە پرۆژە و کارە خێرخوازەکانی دەستگای بەخشین لە پارێزگای هەولێر دەکەین. بزانین ئامار و پرۆژەکانیان لە جەژنی قورباندا چین و بەگشتی باز لە ئەو پرۆژانە دەکەین کە بەخشین لە هەولێر ئەنجامی دەدات و گفتوگۆ لەو بارەیە دەکەین لەگەڵ میوانێکمان کە لە هەولێرەوە هاوکارمان ئیمران پێشکەشی دەکات و کۆمەڵێک زانیاری و بابەتی دیکە پێشکەش بە ئێوەی ئازیز دەکەین. بەڵازدان سەرتاش دەچینە لای بڕگەی کەشوهەوا فەرموون با پێکەوە بینێت. بەڵازان و خۆشەویستان، لەم تەورێماندا باز لە کەسایەتێکی گرنگ و نووسەرێکی گرنگ کوردستان دەکەین کە ویش بەڕێز دکتۆر عیماد عەبدولسەلام کە بەداخەوە دوو مانگ بەر لە ئێستا کۆچی دوایی کرد. ئەم دکتۆرە کۆمەڵێک بەرهەم و کۆمەڵێک کتێبی هەیە کە وەرگێڕاوەتە دەسەر زمانەکانی دیکە کە لەو تەورەیەدا بە درێژی گفتوگوی لەبارەوە دەکەین. بەڵام وەکو پێشەکیەک کەمێک باز لە ژیانی دەکەین. دکتۆر عیماد عەبدولسەلام ڕەوف لە ساڵی 1948 لە شاری بەغدا لەدایک بووە و بە ئەسڵ خەڵکی دەوروبەری مووسڵە. لەوێ دەستی بە خوێندن کردو لە ساڵی 1970 بەشی مێژوو لە کۆلێژی ئادابی زانکۆی بەغدا تەواو کردو. ساڵی 1973 گەواهینامەی ماستەری لە مێژووی نوێ لەسەر ویلایەتی مووسڵ فی ئەحد الجەلیلیە وەرگرتووە. وەروەها لە ساڵی 1976 دکتۆرای لە هەمان زانکۆ لەسەر حیات الاجتماعیە فی العێراق فی ئەحد المەمالیک بەدەستێناوە. سەرۆکی ناوەندی ژیانەوەی کەلوپوری زانستی عەرەبی بووە لە زانکۆی بەغدا و هەروەها مێژووی مامۆستای مێژووی نوێژ بووە لە کۆلێژی پەروەردەی هەمان زانکۆ. سەرپەرشتیاری گەلێک ماستەر و دکتۆرای لە بواری مێژووی ئیسلامیدا کردووە و لە بەرهەمەکانی نزیکەی 102 بەرهەمی چاپکراوی هەیە کە بەشێکیان وەرگێڕاوەتە سەر زمانەکانی ئینگلیزی و فەڕەنسی و تورکی و فارسی و کوردی و ئەندەنووسی و چینی. لەگەڵیشیدا کۆمەڵێک بەرهەمی دیکە هەیە لە گۆڤار و ڕۆژنامە جیهانەکاندا بڵاوبووەتەوە. بەداخەوە لە ڕۆژی 27 شەشی ساڵی 2021 ئەم کەڵەپیاوە کۆچی دوایی کرد. گفتوگۆ دەکەین لەبارەی کەسایەتی بەڕێز دکتۆر عیمادەوە لەگەڵ میوانەکەمان بەڕێز دکتۆر ئاراز حەمە ساڵح مامۆستای زانکۆ. کاک دکتۆر زۆر بەخێر بێت. زۆر سپاس بۆ یاش. دکتۆر سەرەتا پێمان بڵێیت بزانین ئەم کەسایەتیە کێیە؟ سەرەتا سپاس بۆ ئێوە و سڵاو ڕێزمان هەیە بۆ بینەرانی کەناڵی پەیامی بەڕێز. دکتۆر عیماد عەبدولسەلام ڕەوف پرۆفسۆرێکی مێژوو بوو، کەسایەتیەکی زانستی بوو لە عێراقا
وەکو جەنابەت باسی کرد لە ساڵ 1946 لە شاری بەغا لەدایک بووە، بەڵام ئەسڵ و بنەچەیە گەڕێتەوە سەر میرەکانی ئامێدی لە دەفەری دهۆک و ئانە بە بنەچە و بە ئەسڵ کووردە، هەرچەند خۆی لە دوای 2023 کاتێک کە هاتەوە بۆ هەرێمی کوردستان ئەیتوانی ئەو مەسەلەی کورتبوونە زەق بکاتەوە و ئیسادەشی لێ بکات، بەڵام ئەوەی نەکرد. ئەنی هەنێک تایبەتمەندی کەسایەتی خۆی هەبوو لە کتێبەکانیان مەسادری کوردی و سەرچاوی کوردی بەکارهێناوە. من پرسیارم لێ کوتم چۆن کوردی ئەزانی، وتی ڕەنگە بزانم ئەوانە یان یەکلایی ناکردەوە، مەسەلەکانی یەکلایی ناکردەوە. بەڵام بە هەر حاڵ دکتۆر عیماد عەبدولسەلام ڕەوف لە یەکێکە لە مامۆستا دیار و مێژوونووسە هەرە دیارەکانی عێراق بە تایبەتی لە دوای هەفتاکان و هەشتاکان ئەوانەوە، و دکتۆر عیماد تقریبا نزیکەی 130 کتێبی ئەکادیمی زانستی زۆربەشیان لە تاریخی حەدیثان لە مێژوونیان نووسیوە، و بەشێکی زۆری نووسینەکانی بە تایبەتی زۆر نووسینی بە نرخی هەیە لەسەر مێژووی کورد، بە تایبەتیش لەسەر مێژووی معریفی کورد، مێژووی ژیاری کورد، ئەوانە کۆمەڵە کتێبی بە نرخی هەیە. بەداخەوە لەگەڵ ئەوە شاکە تقریبا نزیکەی 35 تایبەتە بە مێژووی کورد و کوردستان و علەمای کوردەوە، و لێکۆڵینەوەی زانستینەوە پشت بەچون بە کۆمەڵە سەرچاوی زۆر بەهێز و بە زۆر بە پێست. بەڵام لە ناوەندە کوردیەکان ڕەنگە تا ئاستێک لە ناوەند ئالی مێژوو پسپۆڕانی مێژوو ناسی بێتیان، بەڵام لە ناوەندی فکری ثەقافی کوردیە زۆر ناسراو نییە. خزمەتێکی زۆریشی کردووە بە زانکۆی سەلاحەدین بە تایبەتی لە دوای 2000ەکانەوە کە هاتوۆتە کوردستان، بەڵام مەخابن لە کاتێکش کە کۆچی دوایی کرد تقریبا پێش 40 ڕۆژ وەفاتی کرد 27 2001 کە وەفاتی کرد. دەستگا ڕاگەیاندنی کوردەکان هیچ گرنگیەکیان پێ نەدا لەگەڵ ئەوەی شاکە زۆرێک بۆچی گەڕێتەوە دکتۆر زۆر خۆت ببوورە سەرەتا ئاماژەت بەوە کرد کە گەڕاوەتەوە هەرێمی کوردستان و ئەم کردبوونەش یەکلایی نەکردوێتەوە، هۆکارەتی بۆ ئەمە ناگەڕێنیتەوە؟ خۆی دکتۆر عیماد لە مووسڵ و لە بەغا گەورە بۆ ئەوانە کوردی نەزانی و بە کوردی نەینووسیوە، ڕەنگە ئەمە یەکێک لە هۆکارەکانی ئەو هۆیەکان بێ کە لە ناوەندە فکری ثەقافی و هینای کوردیەکان نەناسراوە، ڕەنگە یەکێک لە هۆیەکانی بێ بە تایبەتی ڕاگەیانیش ڕەنگە زۆر زەوی نەخس بێسەر پیاوێکی هێمن و بێدەنگ بوو، زۆر حەزی لە خۆ دەرخستن و ئەو جۆرەشتانە نەبوو، بە معنای کەلیمە ئەهلی قەڵەم بوو، ئەکادیمی بوو، زانستی بوو، شەو ڕۆژ ئیعتیکافی کردبوو لە خەڵوەتگەی کتێبخانەکان ناو دەستنووس و نامەخانەکانە خەریکی لێکۆڵینەوەی مێژووی بوو. ئەمە ڕەنگەیەکێکتر بێت لەو هۆیانەی کە وای کردووە دکتۆر عیماد ناسری بەداخیشەوە بە تایبەتی خەڵکی ئەکادیمی و زانستی لە ناوەندە سەقافی کوردێکی خۆمان ئەوەن زۆر ناناسرێ، ئەوەندەی خەڵکە سادەکە و یعنی سادە نووسەکە و قەڵەمە سادەکان دەرەکەونەوە نووسین خەڵکە زانستیەکە ڕەنگە ئەوەنە دەرنەکەوێت. زۆر باشە کاک دکتۆر، ئەمە چی وای کردووە بەرهەمەکانی بۆ چەندین زمان هەتا زمانی چینی وەربگێڕێت، واتە ئەم بابەتان یاخود ئەو لێکۆڵینەوە و کتێبانی کە نووسیەتی جیاواز بوو لەگەڵ نووسەران و ئەدیبانی پێشووتردا؟ دکتۆر عیماد من پرۆفیسۆری مێژووە کەسایەتێکی ئەکادیمی زانستیە هاتو کاتی هاتو قەڵەمی سەر کاغەز و مێژووی نووسیوە بە ڕاستگۆیانە مێژووی نووسیوە، هەر شتێکی نووسیبێ و هەر قسەیەکی کردبێت دەیان سەرچاوی و بەڵگەی بە پێز و بەهێز و باوەڕپێکراوینەوە بێ نەینووسیوە، بە میزاج و حەز و ئارەزوو سۆز شتی نەنووسیوە، هاتووە بە شتی زانستی نووسیوە. شتی زانستیش گرنگە و بەهای خۆی لە دەست نادا، هەزاران ساڵ تەرجەما کرێ بۆ زمانەکانی تریش و یەکی کۆن نابێت و سەردەمی بەسەر ناچێت، چونکە شتێکی کاتی و عاتفی سۆز نییە، شتێکی علمیە. باسی تاریخی کوردی بکرێت، تاریخی بەغای کردبێت، تاریخی هەر کەسێکی کردبێ هاتووە بە پشتبەست و بە تایبەتی تورکی عوسمانیشی زانیوە ئەندام بۆ لەو لیژنە زانست کە تایبەتە بە لێکۆڵینەوەی ئەرشیفی عوسمانی. ئەمە یەکێکە لە خاڵە بەهێزەکانی نووسینەکانی دکتۆر عیماد، هەر شتێک قسەیەکی کردووە بە تایبەتی تاریخی حەدیثیش تقریبا لە عێراق و لەم دەوروبەرە تاریخی دەوڵەتی عوسمانی زانین و شارەزایەکی هەبوو و دەستی خستوتەنەوە ئەرشیفەوە و زۆر شتی تازە و نوێ و نەویستراویشی لە نووسینەکانیان نووسیوە. ئەوەش ڕەنگێکی بێ لە خاڵە بەهێزەکانی تری نووسینەکان و لێکۆڵینەکانی دکتۆر عیماد. دکتۆر باست لەوە کرد کە زۆر بەرهەمی هەبوو، ئایا ئەم بەرهەمانەی تەنها باز لە مێژووەکەن تەنها مێژووی نووسیوەتەوە یاخود بەرهەمی دیکەی هەبوو لە بواری دیکەیە بابەتی دیکەی هەبوو؟ زۆرینەی بەرهەمەکانی مێژووە شوێنەواری هەیە و تحقیقی کۆمەڵە دیوانە شعرێکی شاعرانی بە تایبەتی دەڤەری مووسڵی کردووە، وازان زۆر بەشی بنەماڵەکەی خۆیان و شاعران لە ناو لەقەبەکانیانەوە دیارە، ینی گرنگی بە لایەنی ئەدەبی داوە بابەتێکی نووسیوە لەسەر کانت فەیلسوفیەکە، ئەو کتێبەی وەرگێڕاو بۆ زمانی کوردیش ژیانی کانت و بیر و خۆی وەریگەڕاوەتە سەر زمانی نەخۆی کوردی نەزانیوە،
ئیسفادەی لە کوردی کردووە لە زۆربەی کتێبەکانیا کە تایبەتە بە مێژووی کورد و کوردستانەوە سەرچاوی کوردی بەکارهێناوە تا پێشم من خۆم چەند جارێک بینیومە بە خزمەتی گەیشتومتم چۆن ئیسفادە لەم کوردیوتی ڕەنگە بزانم کوردیوانە ئەنی یەک لای ناکردەوە ڕێک و ڕاست بڵێ من ئەتوانم ئیسفادە لە کوردی بکەم و کتێبە کوردیانم بەکارهێناوە. زۆر باشە کاک دکتۆر لە ساڵی 1973دا ماستەرنامەکەی لەسەر وڵایەتی مووسڵ دەبێت في عهد الجليلية أما لوانين خوي خلقي وناوتشي بو بيت ياخذ زيكي خوي خلقي موصلة بلا وای کرد بێ کە ئەم ماستەرەشی لەو بابەتەوە نووسیبێت خۆی خەڵکی مووسڵیش بە تایبەتی لە پێش فتوحاتی ئیسلامیش بە تایبەتی لە دوای فتوحاتی ئیسلامیشەوە یەکێکە لە شارە معریفیە گرنگەکانی تاریخی ئیسلامی بەداخەوە لە ساڵی 2014 ئەو هەموو معالیمە جوانی مووسڵ وێران کرا شارێکی زۆر ئاوەدانە بە معنای معریفی و فکری و سەقافیەکەی دەیان بنەماڵی زانستی لەو شارە هەڵکەوتونیکێکە لە بنەماڵەکە بنەماڵی دکتۆر عیماد عەبدولسەلام الرەئوفە و زۆرێکیش لە عولەمای کورد بە تایبەتی لە پێش سەدەی بیستەم ئەوانەوە کاتی خوێندویانە بە تایبەتی دەڤەری بادینان و ئەو ناوە زۆربیان ئیسفادەیان لە مەدارسەکان و عولەمای مووسڵ کردووە ئەمیش خۆی خەڵکی مووسڵ لە بنەماڵێکی مووسڵی گەورە وتمان بنەچیانێتەوە سەر ئامێدی خۆی تاکو ساڵی 1969 محافظەی دهۆکمان نەبووە محافظەی دهۆک هەموو قەزاونعەکانی سەر بە مووسڵ بوون ئەگەر بیش گەڕێنەوە بۆ سەردەمی ویلایەتی مووسڵ و سەردەمی عوسمانی پێش 1920 کە عوسمانیەکان حکومڕانی ئەم ناوچەیان کردووە کوردستان ئەمەی کە پێڵن کوردستانی باشوور بەشێ بۆ لە ویلایەتی مووسڵ یعنی مێژووی ویلایەتی مووسڵ بەشێکە لە مێژووی کوردستان هەر کاتێ باسی مووسڵ کرا باسی بەشێکی زۆری مێژووی کوردە و مێژووی عولەمای کوردە و مێژووی ئومەرای کوردە و ئەمیشکە و نامی نووسی بە تایبەتی قۆناغێکی زۆر زێڕینە مووسڵ شارێکی گرنگ بۆ لەسەر سەردەمی دەوڵەتی عوسمانیا و مرکز و پایتەختی ویلایەتی مووسڵ بووە و هەتا ئێستاش مووسڵ ئەو بایەخ و پێگە گرنگەی لە دەست نەداوە بە تایبەتی لە ڕووی فکری و سەقافیەوە شوێنێکی زۆر گرنگە ئەگەر سەیری ئەکادیمی و ڕۆشنبیر و قەڵەمە بە پێز و بەهێزەکانی عێراقیان سەیرەکەین زۆربیان خەڵکی بەغاو خەڵکی مووسڵن ئەو دوو شارە زۆر گرنگە لە مێژووی عێراقا و مووسڵیش بەشێکە لە مێژووی کوردستان چونکە ئێمە ساڵانێکی زۆر کوردستان بەشێ بۆ لە ویلایەتی مووسڵ سەردەمی دەوڵەتی عوسمانیە. کاک دکتۆر لە ژیانەکەی باز لەوە دەکات سەرپەرشتیاری چەندین ماستەر و دکتۆرای کردووە لە زانکۆکانی هەرێمی کوردستاندا ئەو بەدی کراوە کە لێرە سەرپەرشتیاری دکتۆرا و ماستەری خوێندکاران کات خۆی شتێکی ئاساییە کە مامۆستای زانکۆبی سەرپەرشتی نامەی ماستەر و دکتۆرا لە بەغا بووە بەڵێ لە بەغاش ژمارەیەکی زۆر بە تایبەتی جامعەی بەغاش قیبلەی خوێنەوارانی کورد بووە هەتاکو 2000 سەرەتای 2000ەکانیش ینی هەمومان شانازیەکەین کە لە مووسڵ خوێندوم لە بەغا خوێندومانە دەچووی جامعەی مووسڵین زۆرێکیش لە بە تایبەتی جیلی ئاڵتۆنی ئێستا ئەگەر پرسیان لە دەچووی زانکۆی مووسڵ زۆرێک لە مامۆستایانی زانکۆی سلێمانی ئێستا ئەگەر بچی هەمویان دەچووی زانکۆی مووسڵ بەشێک لەو مامۆستایانی ئەمڕۆ لەوێ بە تایبەتی لە بەشی مێژوو شوێنەوار و هینەکانە لە مووسڵ خوێندویانە و لای دکتۆر عیماد عەبدولسەلام الرەئوف دەرسیان خوێندووە بە تایبەتی لە دوای 2000 هاتەوە کە بوو خۆی پلەی پرۆفیسۆری هەبوو پرۆفیسۆری ئایدەر ئەو کەسانن کە دەرس بە خوێندنی باڵاڵێن و ئیشرافی نامی ماستەر و دکتۆراکەن و بە تایبەتی لە هەرێمی کوردستان و زانکۆکانیش لە سەرەتای 2000ەکانە زۆر پێویستمان بەو پلە زانستیانە بوو لە هەموو بەشەکانە بەبێ جیاوازی دکتۆر عیمادش کە پرۆفیسۆرەکە لە باغەوە هاتووە ئەچێتە سەر میلایەکی زانکۆی سەلاحەدین و خزمەتێکی زۆری بە خوێندنی باڵا کرد لە زانکۆی سەلاحەدین هەتاکو ئەو ڕۆژەشی وەفاتی کرد بەردەوام بوو جگە لەوەی لە ناو سنتەری لە ناو کۆلێجی ئادا بەشی مێژووی زانکۆی سەلاحەدینە خزمەتی کرد و دەرسی بە قوتابیانی خوێندکارانی خوێندنی باڵاوتەوە لە زۆرێک لە ناوەندە ئەکادیمیەکانی کوردستان زانستی و فکرەکانی کوردستانی شایشی کرد ئەندام بووە لە ناوەندی ژین لێرە لە بنکەی ژین خزمەتی کردووە لە گۆڤاری ژینە بابەتی نووسیوە لە ئەکادیمیای کوردی لە هەولێر کە ناوەندێکی زۆر گرنگە ئەندام بۆ کۆمەڵە نووسینی بە پێزی لەو گۆڤارە بڵاو کردوەوە لەوێ هاوکار بووە لە زۆرێکی تریش لە گۆڤار و ئەو سنتەرە ئەکادیمیەکانی کوردستانە بەشداری کردووە و سەرپەرشی ژمارەیەکی زۆر نامەی ماستەر و دکتۆراشی کردووە هەر لە زانکۆی سەلاحەدین. زۆر باشە کاک دکتۆر سەرەتا ئاماژەت بەوە کرد کە ئەم نووسەرە سەرباری بە توانای و زیرەکی بەڵام دەرنەکەوتووە کەواتە لە ئێستادا خوێندکاران یاخود خوێنەران چۆن بە بەرهەمەکانی ئەم نووسەرە ئاشنا ببن بە چ ڕێگایەک؟ واللهی بەرهەمەکانی دکتۆر عیماد عەبدولسەلام وتمان زۆر هەمووی عەرەبیە ئەوەنی ئاگادار بم تا ئێستا شتێکی وایە و کتێبەکانی نەکراون بە کوردی وەردەگەڕاون جیلی نوێژ بە تایبەتی ئەمانی کە ئێستا لە زانکۆن زۆربەیان عەرەبی نازانن ناتوان زۆر ئیسفادەی لێ بکەن
بەڵام ئەگەر هیمەتێ بکرایە زۆرێک لە کتێبەکانی بەڵام لەگەڵ ئەوە کە زۆر گرنگ و بە پێزن لەسەر مێژووی کورد و کوردستان بکرایە بە کوردی بە تایبەتی کتێبێکی هەیە مەراکز ثەقافیە المەغموورە فی کوردستان یەکێکە لە کتێبە هەرە گرنگەکانی هەتا ئێستا ئێمەی کورد خۆمان نەماتوانیوە ئەوە بنووسین ناوەندە ڕۆشنبیری و زانستیەکانی کوردستان کە وێران بوون و نەماون ئێستا بە تایبەتی باسی کوردستانی باشوورەکە باسی ئامێدیەکە کە ناوەندێکی زۆر گرنگ بۆ باسی مەدرسەی قوبەهانەکە باسی هەڵەبجەکە باسی قەڵاچوالانەکە باسی هەولێرەکە باسی سلێمانیەکە باسی زۆربەی ئەو دیهاتانەکە کە مەدرسە و حوجرە و زانای گەورەیتیا بۆ باسی هەمویانەکە ئەو دەستنووسانەی کە لەو خوێندنەوە و مەدرسانە نووسراونەتەوە باسیەکە لە چ تاریخێکە نووسراوەتەوە یەکێکە لە کتێبە هەرە گرنگەکان بە تایبەتی لە مێژووی فکری و معریفی و سەقافی کوردیە کە خۆزگا کرا بە کوردی وەلەو من وعدیشم پێدا دکتۆر عیماد کە وەری بگەڕم و ئیتیفاقیشمان کە من بیکەم بە کوردی ئەو پیا بچێتەوە بەڵام مەخابن ئەو کۆچی دوایی کرد و مش تۆزێ تەماڵین وەرم نەگەڕا و شتەکە زۆریشم وەرگێڕاوە ئەوانە بەڵام شتەکە تەواو نەبوو لە کاتی خۆیان نەهات بەدەستەوە ئەمە یەکێکە لە کتێبە گرنگەکانی کە زۆر پێویستە هەموو خوێنەوارێکی کورد ئەو کتێبەی هەیە بێ و بیخوێنێتەوە لە هەوڵدان بۆی تەواویکەن و تەرجەمەیکەنە سەر کوردی ئینشاءالله هەر وعدم بە دکتۆر عیماددا و هەر تەواوی یەکەم تۆزە سەرقاڵی و هینانەمان هەبوو تۆزە تەماڵیشم تیا کرد ئەمە یەکێکە لە کتێبە هەرە گرنگەکانی دکتۆر عیماد عەبدولسەلام کتێبێکی تری هەیە عولەما و ئومەڕا فی کوردستان مشیەکە لە کتێبە نایەبەکانی باسی بە تایبەتی میرایەتی ئامێدیەکە میرەکانیان وە حوسێن وەلیەکە و هجومی هێرشی لەشکری میرایەتی ئامێدیەکە بەرەو شارە زۆر و بەرەو میرایەتی ئەردەڵان و بە تایبەتی کاتە میرایەتی ئەردەڵان حکمڕانی ناوچی شارە زۆر بۆ زانیاری زۆر گرنگی تایە باسی یەکێک هەر لەو کتێبە باسی ئیبراهیم بن حەسەن الشارانیە کە شاران دەیەکە بەعەرەبیەکە نووسیان شەهرانی دەیەکە لە نزیکی شاری مەریوان و کتێبێکی سەر بەخۆی دوای لەو کتێبە جارد و چاپی کردوەوە یەکێک لە کتێبە گرنگەکان لەسەر مێژووی ئەم زانای و زانایەکی زۆر گەورە بووە باسی عیسای بەندەنیجیەکە بەندەنیژی مەندەلیە ناو کۆنەکەی مەندەلیە ژمارەیەکی کتێبێکی زۆر باشی لەسەر و زانایە داناوە و هەر لەو کتێبە زۆر لایەنی گرنگی مێژووی میرایەتە کوردەکان ڕوون نکاتەوە و هەڵوێستی دەوڵەتی عوسمانی بەرامبەر بە میرایەتە کوردەکان بە تایبەتی پشتیشی بەسۆ بە ئەرشیفی عوسمانی و ئەو ململانێ توندەی لە نێوان دەوڵەتی عوسمانی و دەوڵەتی سەفەویە بۆ لە ڕۆژگاری دەوڵەتی عوسمانیا و ئەو زەرەر و زیان و هێرش و ماوێرانیانەی کە بە کوردستان و بە کاریگەری خراپی لەسەر کوردستان و هێرشانە باسی ئەوەکە یەکێکە لە کتێبە هەرە گرنگەکانی دکتۆر عیماد یەکێکی لە کتێبەکانی دراسات وثائقية في تاريخ الكرد الحديث وحضارتهم یەکێکە لە کتێبە هەرە نایەبەکان تقریبا 630 لاپەڕەیە باز لە مێژووی کوردەکە ئەمەش هەمووی بە پشت بەسن بە بەڵگە بە تایبەتی ئەوەی خاڵی بەهێزی ئەم کتێب ئەوەیە کە پشتی بەستۆ بە بەڵگەنامەی عوسمانیەکان هەر بڕیار و فەرمانێکیان دەرکرد و هەمووی پارێزراوە لەوێ کەواتە دکتۆر ڕۆڵی ئەم زانایە لە زانست و ئەدەبی کوردیدا چی بووە؟ خۆی ڕەنگە لە ئەدەبە زۆر گرنگ نەبێ مێژووی کۆمەڵێک لە زانایان نی باز کردووە بەڵام وەکو مێژووی سیاسی وەکو مێژووی ئیداری وەکو مێژووی ژیاری و حەزارەت و فکری و سەقافی زۆر گرنگە بە تایبەتی ئەم کتێبەی دوایی کە باسمان کرد دراسات الوثائقية في تاريخ الكرد الحديث وحضارتهم زۆر گرنگە و زۆر لایەنی گرنگی مێژووی ئیداری و فکری و سەقافی و معریفی ئەو ڕۆژگاری کوردی ڕوون کردوتەوە لەو کتێبە. زۆر باشە کاک دکتۆر دیارەکە خۆشە چاو پێکوتۆ پێدەچێت پەیوەندیەکتان هەر هەبوو بێت سیفەت و کەسایەتی خۆی چۆن بوو من کە سێرچم بۆ کرد لە یوتیوب بینیم لە زۆرە لە کۆڕەکانە کە قسە دەکات زۆر هێمن و لەسەرخۆ و بەهێمنی و پەیامانی دەگەێنێت سیفەتی خۆی چۆن بوو؟ پیاوێکی هێمن بوو پیاوێکی علمی بوو پیاوێکی ئەکادیمی بوو پیاوێکی زۆر سەنگین بوو بە زمانێکی علمی قسەیە کرد و ئەتوانین بڵێن عارفێکی خەڵوەتی زانستی لێکۆڵینەوەی زانستی و مێژوو حەزارەت بوو و شەو ڕۆژ ژیانی خۆی و کاتی خۆی تەرخان کردبوو بۆ لێکۆڵینەوە لەسەر مێژوو لەسەر حەزارەت بە تایبەتی زۆر لایەنی مێژووی کوردی نووسیوە تەنانەت کتێبێکی نووسیوە چووە سەردانی گۆڕستان مەقبەرەی میرەکانی ئامێدی کردووە لەسەر کێلەکانی چی نووسراوە دەیان جار مەدانی چۆن سەردانی ئەو قەبرستانی کردووە و دیراسی کێلەکان و مێژووی سەر کێلەکانی کردووە و کتێبێکی نایبی لەسەر میرەکانی مەقبەر نەک هەر میرەکانی ئامێدی مەقبەرە گۆڕستانی میرەکانی ئامێدی داناوە مەخابن هات سەردانی سلێمانی کرد و سەردانی گۆڕی میرەکانی بابانیشی کرد چ لە قەڵاچۆلان و چ لە مزگەوتی گەورەی سلێمانیش کە ژمارەیەکی زۆرە گۆڕی میرەکانی بابان لە ناو مزگەوتی سلێمانیایە خەریکی دراسەیە بوو لەسەر
مەقبەرەی گۆڕی میرەکانی بابانیش بەڵام پێچێت تەواوی نەکرد بێ بەڵام ئەگەر نیوەشی کرد بێ هەر لێکۆڵینەوەیەکی زانستی و علمیە بەتایبەتی کەسێکی بەتوانایی وەکو دکتۆر عیماد هاتبێ و دیراسی بکە شتەکانی زۆر بێگومان بە زانستی و زۆر بە پێزن ئیشاڵا ئیشاڵا ئەمەشی تەواو کردووە تر عارفێکی بەمانە عارف ئەگەر عارف هەبێ خوا ناز بێ خۆ یەکلای کرد بێتەوە بۆ عیبادەت خواپەرستی دکتۆر عیماد عەبدولسەلامیش ئەنی عارفێکی خەڵوەتی لێکۆڵینەوەی زانستی و مێژووی بوو و ڕەنگە خەڵکانێک هەبن ئەو قسە پێشتریش کردم زۆرپەی هەڵپەی بەر کامیرە و پۆست و پلە ئەو جۆرە شتانیان بێ دکتۆر عیماد عەبدولسەلام ئەو شتانەی نەبوو بڕواشی پێ نەبوو کاتی خۆشی بۆ شتانەوە بەسەر نەبردووە کاتی خۆی تەنها لەشتی بە پێزا لەشتی زانستیان لە لێکۆڵینەوە لە نووسینی جوانە گوزەراندووە. دکتۆر لە ئێستادا لە زانکۆکاندا وەگەوی کە خۆشی لە زانکۆی سەلاحەدین مامۆستا بۆ بەرهەمەکانی تا چەند گرنگیان پێدەدێت وەداخ یاخود تا چەند خوێندکاران دەتوان سوود لە بەرهەمەکانی ببینرێت ئایا لە زانکۆکاندا بابەتەکانی دەخوێنرێت سوودیان لێ دەبینرێن؟ ئەوەی من ئاگادار بم هیچ کتێبی وەکو مەنهەج ناخوێنرێ بەڵام هەر خوێندکارێک بەشی مێژوو لە بەشی ماستەر و دکتۆرا وەربگیرێ بە تایبەتی لە تاریخی حەدیثە تاریخی شەکرێ بە چەند بەشێکە و کەسانی کە لە بەشی مێژووە خوێنن و هەر کەسێ قسە لەسەر مێژووی کورد بکە بێ بگەڕێتەوە بە کتێبەکانی دکتۆر عیماد عەبدولسەلام و هەر کەسێ باز لە مێژووی کورد بە تایبەتی مێژووی نوێی کورد بکە بێ بگەڕێتەوە بە کتێبەکانی دکتۆر عیماد عەبدولسەلام بە تایبەتی لە مەجالی معریفیە لە مەجای کەسایەتیەکانە لە مێژووی خوێندنگە و مزگەوت و تەکیەکانی کوردستان و بەغا و مووسڵیشە هەر کەسێ مێژوو لێکۆڵینە و کا لەسەر مێژووی ئەو ناوەندانە ئەبێ بگەڕێتەوە بۆ نووسینەکان و بۆ کتێبەکان و بۆ لێکۆڵینەکانی دکتۆر عیماد عەبدولسەلام. زۆر باشە کاک دکتۆر هۆکار چییە کە لە ئێستادا وەکو بابەتەکە بە شێوازی کە باس بکەین لە دکتۆر عیماد بینە دەرەوە بۆ ئەم کەسە گەورانە ینی بۆ لەو سەردەمایە هەن بۆ لەم سەردەمەی نوێدا کەسایەتێکی گەورە وەکو دکتۆر عیماد یاخود کەسایەتێکی دیکە وەکو بۆ دکتۆر مستەفا زەڵمی ئەمانە بۆ دروست دابن هۆکار چییە؟ خۆ لە ئێستادا دەتوانین بڵێن زیاتر توێژەران و لێکۆڵینەوەران بە جیاندا کراونەتەوە ئەمە هۆکارەکەی بۆچی دەگەرێتەوە کە کەسایەتێکی بۆ شێوازە کاریگە دروست نابێت کە بۆ هەتا زیاتر جەدەستی دیابیا خودەوە تا خۆیان دەرناکەون هۆکار بۆچی دەگەڕێتەوە؟ خۆی دکتۆر عیماد عەبدولسەلام و دکتۆر مستەفا زەڵمی و دکتۆر کەمال مەزهەر و زۆرێکی تریش لەو قەڵەمە بە پێزانەی کە جیلی چلەکان و سیەکان و پەنجاکان و شەستەکان بوون لەو ڕۆژگارە زۆربەیان هەلی ئەویان بۆ هەڵکەوتەوە چوونەتە زانکۆکانی دەرەوە خوێندویانە یان لە زانکۆکانی بەغا خوێندویانە زمانی ئینگلیزیان زانیوە ئەوەش وای کردووە کە فێری کۆمەڵی زمانی زیندوی جیهانی بن ئەمەشی خاڵی بەهێزی ئەو نووسەر و ئەو قەڵەمانەیە بە تایبەتی خۆمەش سەر سەردەمی نوێیە ڕەنگە هەندێکشان هەتاکو ئێستا لە ژیانە بن ئەوەی کێکە لە خاڵە بەهێزەکانیان و خۆیان ماندوو کردووە و خۆیان هیلا کردووە وەشتی جوانیان نووسیوە بەردەوام بوون لە لێکۆڵینەوە ئەوەش واد لێ ئەکا کە مێژوویەکی گەورە بۆ خۆ دروستکەی ئێمە ڕەنگە ئەگەر لە ڕێی کتێبەکانی نەبووایە کەسانێکی وەکو دکتۆر کەمال مەزهەر هەندەشمان بینایە نەمان ناسیە یان دکتۆر مستەفا زەڵمی یان دکتۆر عیماد عەبدولسەلام وایان کردووە ئەمان لە ڕێی بەرهەمەکانیانەوە لە ڕێی نووسینەکانیانەوە تۆ کتێبەکەی خوێنی کتێبەکەی بینی ناچار بە دوای خۆیان گەڕی ئەم کەسایەتی کێیە یعنی بە کردار ئیسپاتی گەورەی خۆیانیان کردووە کە من و تۆ بە دوایان نابگەڕین و بین بەرنامە لەسەر ژیانیان بکەین و لێکۆڵین بکەین و بە دوایان نابگەڕین و بچین سەردانیان بکەین. بەڵام ڕەنگە خەڵکانێکی تریشمان هەیە بەداخەوە خەڵک بە تایبەتی زۆر دەرناکەوێت لە ناوەندە ئەوەنەی ڕەنگە لە هەندێک ڕوویترەوە دەرەکەوێت سەر لە ناوەندە زانستیەکانە ڕەمزی گەورەمان کەوفاتەکەن دەرەکەون ڕەمزی گەورە زۆر دەرناکەوێت ئێستا بە تایبەتی جیلی دوای هەشتاکان و نەوەتەکان و سەرەتای 2000ەکان ئەو ڕەمزە گەورانە دەرناکەون چ لە تەنان لە ناوەندە سیاسیەکەشا دەرناکەون کۆمەڵە ناوە ناسین هەروانە کە خۆیان مانو ناکەنەوە و نووسەرانی ڕابردوو وڵی ئەوەی کێکە لە خاڵە هەرە بەهێزەکان بەڵێ زمانی زیندوو نازان خۆیان ماندوو ناکەن بارودۆخی شاتۆتە پێشەوە ڕەنگە خەڵک ئەوەنە خەڵک هەڵپەی بە تایبەتی بەداخەوە لە ناوەندی زانکۆ ئەکادیمیەکانە ئەوەندەی هەڵپەی پۆست و پلە و ئەو جۆرەشتانێتی ڕەنگە ئەوەنە لە خەمی نووسین و خوێندنەوەوان نەبێ معرز کتابی ئەکرێتەوە لە هەولێریان لە سلێمانی بەداخەوە دەڕۆژ ئەچی ڕەنگە کەمینەیەکی کەم مامۆسابێنێت تاگوم پار معرز کتابێک کرا بۆ لێرە لە سلێمانی زۆرێک لە خوێندکار و قوتابەکان لەوێ خانەکەدەم بۆ مامۆسایان نایەن مامۆسایانی زانکۆیان مەبەست بوو بۆ مامۆساکانی خۆمان نایەن بۆ معرز کتابە وتم وەڵڵاهی نازانم بۆ نایەن کە زەرورە بە تایبەتی مامۆسای زانکۆ بەردەوام سەردانی کتێبخانەکان کە لە بوارەکەی خۆیان هەر بوارێکی فکری و سەقافەتی شە کتێبێکی تازە دەرچوو ئاگادار بێ و سوودێکی زۆری لێوەرگێ زۆر کەسێکی شەڵا بەهۆی تەکنۆلۆژیا و ئەمتانم بڕام بەوە نییە چونکم ناتوانانی دابڕی لە کتێب هەر کەسێک بێوێ خۆی پێ بگەین و شتی تازەی پێ بێ ڕۆژانە
کە چوە ناو قایم حاضراتەوە بتوانێت لێکۆڵینەوەی تازە بکە ئەبێ بەردەوام کتێبی تازە و لێکۆڵینەوەی تازە بخوێنێتەوە. زۆر باشە دکتۆر دوجار چەند بەرهەمی ئەم کەسایەتە وەرگێڕاوەتە سەر زمانی کوردی وەک دانیار لە سەرەتادا ئاماژەی بۆ کرد کە چەند بەرهەمێکی وەرگێڕاونەتە سەر زمانی کوردی و ئەوانشی کە وەرگێڕراون لە چ بوارێکان. ئەوەنی من ئاگادار بم تا ئێستا کتێبی دکتۆر عیماد عەبدولسەلام ڕەوف ئەو کتێبێکی لەسەر کاد نووسیوە فەیلسوفێکی گەورەیە هەموو ناسراوە ئەوە کراوە بە کوردی ئەوەندەی لە بیرم بێ هیچ کتێبێکتری نەکراوە بە کوردی بەڵام ئەوەی گرنگە تقریبا 35 کتێبی زۆر بە نرخ و بە پێز و بەهێز و زانستی هەیە لەسەر مێژووی کورد و خاڵێکی جیاکەرەوەش لە نووسەرانی تر ئەم زیاتر لە مێژووی معریفەی کورد علەمای کورزانانی کورد مەدارسی کوردی نووسیوە ئەمەشێکێکە لە خاڵە جیاوازەکانی لەگەڵ نووسەر و لێکۆڵەنەکانی تری دکتۆر عیماد عەبدولسەلامە. زۆر باشە کاک دکتۆر ئەگەر بەدەستەوە بێ پێت خۆشە چێ بەرهەمێکی بکرێتەوە بۆ کوردی کە خزمەت بە کتێبخانی کوردی بکرێت. وڵی هەموو کتێبەکانی گرنگن بە تایبەتی وتم تقریبا ئەم شەو جام کردو نووسینەکانی و کتێبەکانی 35 کتێبی زۆر بە نرخی لەسەر مێژوی کورد و کوردستانە بە تایبەتی مەراکز سەقافی المەغمورە ئەمە مەڵبەندە زانستیە ڕووخا و کاولبۆکانی کوردستان ئامە کتێبێک زۆر بە نرخەوە کە خۆم وعدم داوە بیکەم بە کوردی شەڵاوە ئەکرێ و تەواو ئەبێ ئەو کتێبەشی زۆر بە نرخە دراسات الوثائقية في تاريخ الكرد الحديث وحضارتهم ئەم کتێبێکی زۆر بە نرخە تقریبا 630 لاپەڕی عەرەبیە ئەم کتێبەش زۆر پێویستە کە بکرێ بە کوردی علەما کتێبێک تر علەما و ئومەڕا فی کوردستان مش کتێبێکی زۆر بە نرخە و زۆر لایەنی گرنگی مێژووی کورد ڕوو نەکاتەوە بە تایبەتی لە سەدەی نوێ و تاریخی نوێ ئەمەش ئەگەر بکرایە بە کوردی شتێکی زۆر باش بوو. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر ئاراس حەمەد ساڵح مامۆستای زانکۆ زۆر سپاس بۆ ئامادەبوونت مادومان کردی. بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست ناوبڕێکی کورد وەردەگرین و دواتر دەگەڕێنەوە لاتان و لەگەڵتان بەردەوام دەبین. دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان دەچینە بڕگەی پەیامنێران بۆ وەرگرتنی هەواڵ و زانیاری و کار و چالاکی سەرجەم شار و شارۆچکەکان سەرتاش دەچمە پارێزگای هەڵەبجە و پەیامنێرمان سامان فەتاح لەگەڵدا دەبێت. سامان سڵاوت لێ بێم کاتت باش کار و چالاکی و زانیاریەکانی ئەمڕۆی پارێزگای هەڵەبجەمان بۆ بخەیتە ڕوو فەرموو. باڵە شەیدا سڵاوتان لێبێت سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام بێت. دیارە لە زانیاریەکانی ڕۆژەوە دەست پێ یەکەم دەربارەی ڕۆژی کۆرۆنا بۆی بەرزبوونەوەی ئامارەکانی کۆرۆناوە ئەمڕۆ بڕیارە لە ناو بازاڕی هەڵەبجە هەڵمەتێکی دابشکردنی ماسێک بەڕێوە بچێت بۆەوەی کە وڵاتیان زیاتر پارێزراو بن و بڵاوکردنەوەی وەشاری و ڕێنمایی بۆ وڵاتیان بۆی کە پابەندی ڕێنمایە تەندروستیەکان بن بۆی لای خۆیانەوە ڕێگر بن لەوەی کە هەم بەشداری کۆبوونەوە و کۆڕ و کۆبوونەوە قەرەباڵقیەکان نەکەن بۆی کە زاڵ بن بەسەرە و لێشاوە گەورە و فراوانی کە دیسان جارێکی تر کۆرۆنا بەسەر وڵاتەکەی دایەناوە و دەربارەی بنکەکانی ڤاکسین و لە سنووری پارێزگای هەڵەبجە تەنیا یەک بنکەی پێدان و وەرگرتنی ڤاکسینە بوو لە سنووری پارێزگای هەڵەبجە ئێستا بنکەکان زیادی کردووە لە یەک بنکەوە بۆ 4 بنکەیەکیش لە ناحیەی خورماڵ کراوەتەوە کە هاوڵاتیان دەتوانن لەو بنکانە و ناوی خۆیان تۆمار بکەن لە ڕێگەی سیستەمێکی ئۆنلاینەوە کە وەزارەتی تەندروستی دروستی کردووە بۆ ئەوەی کە هاوڵاتیان سوودمەند بن لە وەرگرتنی و پێدان و وەرگرتنی ڤاکسین ئەو کەسانی کە خوازیارن ڤاکسین وەربگرن. من ئێستا لە یەکێک لە کێڵگە کشتتوکاڵیەکانم لە سنووری پارێزگای هەڵەبجە و سەی سادق کە ژمارەیەک لە جوتیاری سنووری پارێزگای هەڵەبجە و سەی سادق لێرە نیگەرانن و جۆرێک لە گردبوونەوەیان ئەنجام داوە دەربارەی ئەوەی کە ساڵانە شەیدا لێرە کۆمپانیایەک تۆوی پەتاتە جۆرێکی تایبەتە بە جپسی پەتاتە لێرە دابەشەکە بەسەر جوتیارانی ئەم سنوورەدا و دواتر لیان وەرەگرێتەوە. لە ئێستادا ئەو کۆمپانیایە ئەو بەرەمی پەتاتی ئەم جوتیارانە وەرناگرێتەوە و ئەمانیش ڕوبەڕووی زەرەر و زیانێکی زۆر بوونەتەوە وەلایەنە پەیوەندیدارەکان لەسەر ئاستی پەرلەمان لەسەر ئاستی خودی وەزیری کشتتوکاڵیشان لێ ئاگادار کردوونەتەوە بەڵام تاکو ئێستا نهاتون بەدەمیانەوە ئەنیش ڕوبەڕووی زەرەر و زیانێکی مادی و معنەوی زۆر بوونەتەوە. من ئەگەر دەرفە دەبێت چمە لایەکێک لەو جوتیارانە کاک سامانەگەر بێنە ئێرەوە عەزیز نەبێ بزانم کێشە و گرفتی ئێوە چییە معاناتی ئێوە چییە و داواکاری ئێوە چییە؟ کێشە و گرفتی ئێمە ئێمە لەگەڵ کۆمپانیایەکی شەریکەیەکی بەرەمێنانی جپسی پەتاتە ئەگرێ بەسمانەیە دە جوتیارین
بەڵام لە واقع جوتیارەکە تۆی داوە بە چەند جوتیارێکە بە نزیکەی 100 جوتیارێکە بین لە سنووری شارە زۆر هەڵەبجە و سەیسایەق بە تایبەتی ساڵانەمە دووەم ساڵمانەکە گرێبەستەکەین لەگەڵم کۆمپانیا پار پەتاتیان پێداین ئیشەکە بە باشی ڕۆی ئەم ساڵ ئەینە شت پەتاتیان پێداینەوە سێ جۆر پەتاتیان پێداین پەتاتێکیان جۆرێکی زۆر خراپە چەند جارێک کۆمپانیاکەمان ئاگادارەوە کە ئەم پەتاتەیە بەری نییە بەروبوومی نییە مەدانیان بەڕێوەبەرایەتی کشتتوکاڵی هەڵەبجە بەڕێز کاک ستا زۆر سپاسێکم کاگومێت لە بەڕێوەبەرایەتی کشتتوکاڵی سیسایە هاتوونەتە سەر زەویە کشتتوکاڵەکانمان هەمیان بینیوە بەڵام تا ئێستا کۆمپانیاکە ناتۆ بەدەمان ئەوەیشی گرفتێتری شەوەیە کە ئەمانە دوو جۆری تریان کە پەتاتەکەی باش بوو هەتا ئێستا ناتون پەتاتەکەمان لێ وەرگرنەوە بە شێوەیەکی بڵین زۆر بەخاوی لێ ماوەرگە هەموو پەتاتەکەمان لە زەویا خراب بووە ئێستا لە شارە زۆر مەوسومی پەتاتە نەماوە پەتاتە جۆرێکی بەهارەیە کشتتوکاڵێکی بەهارەیە بێت لە کۆتایی بەهارە پەتاتش کۆتایی بێبێت داواکاریتان چیەوە داواکاری ئاڕاستێکی یەکەن چۆن بێن بەدەمتانەوە چۆن چارەسەرم گرفتەیە واکرێ داواکاریمان ئێمە بەڕێز بە تایبەتی لە بەڕێز بێگەرخان وەزیری کشتتوکاڵ کە دوور و نزیک پێم وایە خۆمان نامەمان بۆ نردوو ئاگای لێتی پێشیان وتووە کە بێ بەدەم داواکەمانەوە ئێمە کۆمەڵێک جوتیاری زۆرین تووشی خەسارەتی گەورە بووین مەدانیان ئەم پیاوانە پەتاتەکە ئێمەیان بینیوە کە پەتاتەکەمان لە عەرزایە هەمین ڕزیوە لێمان وەرناگرن بە بیانیەوەی کە پەتاتەکەمان شەکری بەرزە ڕاستەکە فعلەن شەکری بەرزە لەبەرەوەی کە ئێستا مەوسومی پەتاتە نیە بە شێوەیە سپاس دەکەم دەستدا ئەو کۆمپانیا 400 تۆن لە تۆی ئەو پەتاتەی بەسەر جوتیارانی سنووری پارێزگای هەڵبجە سادق دابش کردووە کە نزیکی 100 جوتیار دەبن و بەپێی زانیاریەکانیش کە من دەستم کەوتەوە کۆمپانیا لە ئێستادا پەتاتە لە ئێران و لە تورکیا هەناردە دەکات دەیێنێ لەبەرەوە لە ئێستادا پەتاتی ئەم جوتیارانی ئەم سنوورە وەرناگرن و ئەمانیش ڕوبەڕووی زەرروزیانێکی زۆر بوونەتەوە ئەمانش وەک خۆیان دەڵێن لە ڕێگەی ڕێکاری یاسایی لە ڕێگەی لایەنە مەعنیەکان کە پەرلەمان و وەزارەتی کشتتوکاڵە هەموو ڕێکارەکان دەگرنە بەر بۆەوەی کە مافەکانیان نەفەوتێت زۆر باشە سامان بەدەر لەم بابەتە دەوترێت ماوەی چەند ڕۆژێکە ئێران ئاوی بەرداوەتەوە ئایا بۆ تەمایی زیادبوونی ئاوی ناوچەی هەڵەبجە دانیار بەڵێ ئەوەش بۆ دە ڕۆژێک دەچێت کۆماری ئیسلامی ئێران ئاوی دەریاچەی سیروانی بەرداوەتەوە دیارە حوت کات ژمێر لە شەو ڕۆژێکدا ئاوەکە بەردەداتەوە ئاوەکە ئاوی بەنداوی داریانە لە ئێران کە ئەو بەنداوە کۆماری ئیسلامی ئێران دروستی کردووە دەریاچەی سیروان لە کۆماری ئیسلامی ئێرانەوە دێت کاریگەری ڕاستەوخۆ و خێرایی دروست کرد لەسەر هەم دابشکردنی ئاوی خواردنەوە بۆ پارێزگای هەڵەبجە ئەم بۆ گەڕەکەەکانی سی سادقیش کە گرفتەکەی تا حدێک چارەسەر کردووە و خێرا چارەسەری کرد لەبەرەوەی ئەگەر ئەو ئاوە نەبووایە دەریاچەی سیروان ڕۆبەڕی وشکبوون و کەمبوونەوەی زۆر زیاترە بووە و کاریگەری لەسەر ئاوی خواردنەوە بوو هاوکات بەشێکی زۆر لە زەوی کشتتوکاڵەکان کە لەلایەن لە دەراچەی سیروانەوە ئاو دەدران زەوی کشتتوکاڵەکان ئەوانش جۆرەك لە جۆرەکان سوودمەند دەبن و دەبوژەنەوە بەڵێ زۆر سپاس بۆ پەیامنەرمان سامان فەتاح سپاس بۆ تەواوی زانیاریەکانت بەڵازان لە ساڵانی ڕابردوو بەهۆی زۆری بارانبارین و بوونی ئاوێکی زۆرێک لە سەیرانگا و ناوچە گەشتیارەکان یاریمی کوردستان بژانەوەیکی زۆری بەخۆ بین و بەداخەوە ئەم ساڵ بەهۆی کەم بارانیەوە زۆرێک لە سەیرانگاکان بەرەو وشکبوون و بەرەو لە ناوچوون دەچون بە تایبەتی کە ئەم ساڵ وشکە ساڵی بوو و باران کەم باری زۆرێک لەو شوێنە گەشتیاریانە بەداخەوە زۆرێک لە هاوڵاتیان ڕووی تێناکەن یەکێک لەو سەیرانگا جوانانی کە دیمەنێکی جوان و دڵڕفێنی هەیە سەیرانگای گۆڵەیە لە ناوچەی پێنجێن ئەم سەیرانگایە لە ساڵانی ڕابردوو دیمەنێکی زۆر جوانی هەبوو بەهۆی بوونی ئاو کانیا و چەندین سەرچاوی ئاوی لێبوو بەڵام ئەم ساڵ پێم وابێت کەمێک ئاوەکەی کەمی کردو بزانین ئەو دیمەنە جوانەی جارانی هەرماوە هاوکارمان سوهێب لەو بارەیەوە ڤیدیۆیەکی بۆ ئامادە کردوین کە کۆمەڵێک هاوڵاتی سەردانی ئەو ناوچەیان کردو و دیمەنی سەیرانگای گۆڵەی بۆ ئێمە تۆمار کردو پێکەوە بینەری ئەو ڤیدیۆ دەبین. سەیرانگای گۆڵێ ئەی خوانەی بینم وە یەشەکی بە خێراتنی کەناڵەکەتانەکەن کەناڵی پەیام کەناڵێکە بەڕاستی شوێندەسی دیارە بە تایبەتی لەم سنوورانە لەم سەیرانگانە کە ئێمەتان بەسەر کردێتەوە یاخوا بەخێر بێن سەر چاو
دەستان خۆش بێ و سڵاو و ڕێزم هەیە بۆ کارمەندان و بۆ کارمەندە بەڕێزەیش کە لە پشتی کامیرەوەیە کامیرەمانەکە دەستخۆشی لەکەم عزیێتان کێشا و ماندوو بوون و هاتوونەتە ئەیرە ئەم گەشت و گوزاراتان بەسەر کردێتەوە. ئێمە لە سلێمانی و هاتین بازێکمان لە سلێمانی و هاتین بازێکشمان لە خەلاچۆلان و هاتین شار باژێر جادێکی ئیستیحام ناڕەحەت ئیتر لە ڕووی ژینگەیشەوە داوام لە بەلا عەرەب و خوشکە عەرەبەکان هەیە لە بەلایانی کوردی خۆشمان کوردستانی بەڕێز کەیەن بۆم سەیرانگانە ژینگە پارێزن. بەڕاستی ئێرە شوێنێکی زۆر تایبەتە ینی من چەندین جار سەردانی جنوبی عێراقم کردووە سەردانی بەغام کردووە ینی گەرمیکی زیاد لە حەدی هەیە کە جاری وا هەبووە ینی پێستم ئەکزایەوە لە گەرماکەی زۆرە بەڵام لێرە ماش شەڵاڵی بەهەشتە بەڵام کێشەکە لەوە بەهشتێکی بێخزمەتە یعنی بە نمونە قەیچێکە بە هەست گەشتیاری بۆ ئێرە نەفەری 500 نار نەفەری 250 ناری لێ وەرگیرێ بەڵام کارگوزارێکی بتوان ئێرە پاکەنەوە بەڕاستی پیس چەپەڵێکی بێ ئەنازی پێوە دیارە ئەم شوێنە خۆشە بەڕاستی حیفەوە پیس چەپەڵ بێت بەڵام شوێنێکی تا بڵی خۆشە ئێرە بەڵام بە نمونە 100 بچکۆل لە بەشی خوارە دروست کرا ئەتوانرێت شوێنێکی مەلەکردنی باشتری لێ ئەنجام بیرە یعنی بە نمونە تەنها 5 میلیۆن دینار لەو بەشی خوارە سەرف 100 بچکۆلی لێ دروستکەی لەم سەر بۆ سەربێ هەم بە شوێنی مەلە خەڵک هەموو بۆ ێرش خۆی پێێن کاتەوە بەڵام بەداخۆ شوێنەکەی زۆر دەبچووکە بۆ مەلەکردن لەبەر و زەختێکی زۆری لەسەرە بەس بەڕاستی شوێنێکی تایبەت و خۆشە. گۆڵێ خۆی ناوچێکی جوان و ئاودارە تاکە شوێنە لە سنووری پێنجۆنەکەم ئەوەی هەبێ بەڵام بەداخەوە مدێ لەمە پێشگوایوان وێت لە ڕێی شارەوانیە و بەڕێوەبەراتی گەشت و گوزارەوە کە خزمە گوزاری بۆ کرێ بەڵام خزمە گوزاریەوەی کە ئیسەی بینیم 1 لە 1000 ئەگەر دەستکاری بکرێت توانێت ڕێژێکی زۆر زیاتر گەشتیا وەرگرێ ناوچەکە زۆر پێویستی بە شوێنی گەشتیاری هەیە چونکی ناوچەکە بەڕاستی لەم ساڵانە زۆر وشکە ساڵیە لێرە ئاوێکی باشیەیە خەڵکیش ڕوو لە شوێنی ئاودارەکە ئەکرێ ئەمە لە شێوەی کۆمپانیا لە شێوەی ئەگەر وەزارەتی گەشت و گوزار خۆشی نەتوانێت بیرێ بە کۆمپانیا فراوانتر کرێ لە ڕووی سروشتەوە زۆر جوانە ئاوەکەی شیە فێنکترە ئیسێ ئێمە لێراوە ساوین گەرمامان نییە بەڵام چۆ دەریێرە حەز بە گەرمایەکی زۆرەکەی. وەڵای من بە شەخسی خۆم ئەمە یەکەم جارمە بێم بۆ ئێرە بەڕاستی شوێنێکی خۆشە لە بەرەوەی پێشتر نهاتوومە بۆ ئێرە هاتووم بۆ ئێرەوە هەستێکی خۆشمەیە و لەگەڵ ئامەزا و خزم و کەسوکاری خۆمم جوڵاسی جێگایەکی خۆشە بەڵام خزمەتگوزاری هیچ سێرڤیسێکی نییە ڕێگاکەشی خۆڵەوە ئەنجاوکو هیچ خزمەتگوزاری بۆ کراوە بەڵام زۆر نییە بەڵام خەڵکەکەی زۆر بەم جێگایە دڵخۆشە جاوکو ئێوێ خەڵکی زیاتر بێت بەڵام لە بۆنی ئەوەی کە سێرڤیزی باش نییە و خزمەتگوزاری بۆ نەکراوە و هەنێ شوێنی هەیە شایانی خزمەتگوزاریە هەتا ئێستا نەکراوە هەنێ جادێ هەیە تەواو نەکراوە لەبەر ئەوە شوێنەکە خۆشە بەڵام شوێنەکە ئیترە ئەو خزمەتگوزاری وای لێ کات کە خەڵکەکە بەدڵی نەبێت. بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست دەچینە تەوەری دومی پرۆگرامەکەمان کە باز لە پرۆژەکانی دەستگای خێرخوازی بەخشین دەکەین لە پارێزگای هەولێر کەم تەوەرەشمان هاوکارمان ئیمران ئەمیر لە هەولێرەوە پێشکەشمان دەکات. ئیمران سڵاو دلێ بێ و دێنە لای تۆ بۆ پێشکەشکردنی تەوەری دووەم فەرموو. بەڵێ شەیدا خان کاک دانیار سڵاوتان لێبێ سڵاو لە تەواوی بینەرانتان ئەزان و خۆشەویستان خۆشحاڵم جارێکی تر لە شاری هەولێر بەوێ عزیز و خۆشەویست شاد بوومەوە پرۆژەیەک هەیە هاوکاری نەخۆشانە و هاوکات هاوکاری بێنەوایانە هاوکاری هەژارانە هاوکات لە مانگی ڕەمەزانیشە هاوکاری ئەو کەسانەیە کە بڕۆژون و خواردنی بەربانگیان بۆ ئامادەکە پرۆژەیە کە
ماوەی چەندین ساڵە لە کەناڵی ئاسمانی پەیامەوە بەردەوام دەبێت لە بەرنمەیەکەوەی ئێستا بووە بە نەخۆشخانە و پرۆژەیەکی گەورەی هەرێمی و سەرتاسەری هەرێمی کوردستانی گرتووەتەوە لە پارێزگای هەولێر پرۆژە یان دەستگای خێرخوازی بەخشین یەکێک لە چاڵکترین دەستگاکانە بە وتەی کەسانی حکومی بێ لەم پارێزگایە بۆیە بە پێویستی دەزانین ئەمڕۆ باسی دەستگای خێرخوازی و چاڵاکیەکانی دەستگای خێرخوازی بەخشین بکەین لە پارێزگای هەولێر ئەزان بەخشین ماوەیەکی زۆرە لێرە لە سەرجەم بۆنە و ئاهەنگ و تەنانەت بۆنە ئاینیەکان و نەتەوایەتیەکان پرۆژەی تایبەت بەخۆی هەیە و بەردەوام لەگەڵ هەژاران و نەداران و بێباوکانە بۆ ئەمڕۆ میوانداری بەرپرسی نووسینگە کاک مسعەبمان کردە کاک مسعەب خۆشحاڵین کە لەگەڵمانی سەلامەت دەستان خۆش بێ سەرکەوتوو بن کاک مسعەب من پەیامی خۆم لە سەرەتاوە بگەێنم دڵمان پێتانەوە خۆشە کە دەبینین دڵی هەژاران خۆش ئەکەن من سپاسی بەڕێستان دەکەم بۆ ئەم دەرفەتەوە ئێمە لە خزمەتی ئێوە و لە هەموو بینەران دەبین ئینشاءالله سەلامەت کاک مسعەب ئەگەر پێناسەیەکی بەخشینم بۆ بکەی بەخشین چییە لای ئێوە بەڵێ بنای خۆی گەورە و میهرەبان دیارە دەستگای خێرخوازی بەخشین ئەگەر بگەڕێمەوە بۆ سەرەتای دروستبوونیەوە دیارە لە 15/6/2009 وەکو بەرنمەیەک هاتە سەر شاشەی کەناڵی ئاسمانی پەیام و یەکەم بەرنامەی پێشکەش کرد ئەم دەستگایە لە بەرنمەیەکەوە دەستی پێکرد و لە ئێستادا کە دەبینین کۆمەڵێک بەشی لەخۆ گرتووە بەخشین دەستگایەکی خێرخوازی کۆمەڵایەتیە کۆمەک و یارمەتی و هاوکاری کۆ دەکاتەوە لەلایەن خواپێداوانەوە و دابەشی دەکات بەسەر خەڵکی هەژار و نەداری هەرێمی کوردستان باشە کاک مسعەب لە بەخشین بێگومان لە بەرنمەیە گەستا گەورەتر بووە بە دەستگایەک چەند بەشتان هەیە هاوکاری کوێ دەکەن چ چین و توێژێک لای ئێوە هاوکاری دەکرێت دیارە تا ئێستا کە ئێمە دانیشتوین 12 ساڵ و مانگێک و 20 ڕۆژ دەبێت بەخشین لە کاردایە یعنی مانگانە کار و چالاکی خۆی بەنجام دەدات دیارە دەستگای خێرخوازی بەخشین یەکێک لە بەشەکانی بەشی بێباوکانی هەیە کە لە 14 نووسینگەی هەرێمی کوردستان ئەم بەشە هەیە و لە نووسینگەکانەوە کەفالەتی منداڵانی بێباوک دەکرێت جگە لەمە دیارە بەشی بەرنمەکانی هەیە کە هەفتانە 2 هەفتە جارێک بێ بەرنمەیەکی تایبەت دەکات بۆ خەڵکی هەژار و نەدار یاخود نەخۆشان کە پێویستیان بە نەشتەرگەری هەیەەوە بڕێکی پارەی زۆریان پێدێ بۆی بتوانن چارەسەری پێ بکەن یاخود بۆ منداڵانی بێباوک خانەوادەی بێباوک کە دەتوانن بڵێم لە کرێسی کەوتون و کۆمەڵێک منداڵی بێباوک کەس نییە کرێخانەکەیان بۆ دەبێ ئێمە لە بەرنمەیەکی کووردا بتوانین لە ڕێی خێرخوازانەوە خانوویەکیان بۆ دروست بکەین و ناوماڵیان بۆ دابن و موچەیەکی شایستیان بۆ بڕینەوە جگە لەمانش دیارە بەشی پرۆژەکانمان هەیە کە ئێمە وەکو دەستگای خێرخوازی بەخشین لە هەموو بۆنە و یادەکان بەتایبەتی لە مانگی ڕەمەزان لە قوربانی کە بنێن لە جەژنی قوربان یاخود لە هەر مانگێکی تایبەت بێت یاخود ئەگە خێرخوازانیش هەر کاتێک کۆمەک و یارمەتی بێن بۆ دەستگای بەخشین و پرۆژێکی پێنجام دەدەین ئێمە ڕاستەخۆ پرۆژێکی پێنجام دەدەین مسعەب لە بەشی پرۆژەکان چ پرۆژەیەکی جێگیرتان هەیە کە ساڵانە هاوکاری خەڵک بکەن دیارە ئێمە لە کاک عەمران لە پرۆژەکانمان زیاتر ئێمە هەموو پرۆژەکان کۆ دەکەینەوە لە مانگی ڕەمەزاندا لە مانگی ڕەمەزاندا خێرخوازان لە هەرێمی کوردستان و لە دەروی هەرێمی کوردستانیش دیارە ئەو کۆمەک و یارمەتیانەی کە بەڕاستی دەگەینن بەم دەستگایە ئێمە دەین کۆمەڵێک پرۆژە ڕادەگەێنین لە مانگی ڕەمەزاندا با بڵێن ئێمە ئەم ساڵەکە 3 خانومان ڕاگەیان بەڵام 4 خانومان دروست کرد ئێمە ڕامانگەیان کە زیاتر لە 300-400 منداڵی بێباوک هاوکاری بکەین توانیمان زیاتر لە 2000 منداڵی بێباوک هاوکاری بکەین و جلوبەرگی جەژنیشیان بۆ دابین بکەین ئێمە دەمانناوە کە نەخۆشانی درێژخایەن بە سەدان نەخۆش هاوکاری بکەین ئەوەی ئێمە دایدەنین بەڕاستی 2 بەرامبەر و 3 بەرامبەر دەتوانین هاوکاری بکەین بۆ ئێمە پرۆژەکانمان زیاتر لە مانگی ڕەمەزان خۆی دەبینێتەوە لەبەرەوەی خەڵکی هەرێمی کوردستان دیارە زیاتر کە زەکات لە ماڵەکەی دەردەکات لە نێومانجی ڕەمەزانیشە و ئێمە لە یەکەم ڕۆژی ڕەمەزان و تا کەشی ڕەمەزان ئەو پرۆژان ئەنجام دەدەین بەخشین هاوکاری کوێ دەکات بەخشین دەستگرۆیی کوێ دەکات لە مانگی ڕەمەزان و لە تەواوی پرۆژەکانی تر دیارە دەستگای خێرخوازی بەخشین هاوکاری کۆمەڵێک چین توێژ دەکات لە هەرێمی کوردستان یەکێک لەو چینانە نەخۆشانی درێژخایەنن کە ئێمە بەڕاستی لە چەند ساڵ لە ڕابردوو بیرمالەوەی کردو ئەو نەخۆشانەوە کە لۆدێکی زۆر لەسەر دەستگای خێرخوازی بەخشین هەبوو لەسەوەی کە خەڵکێکی زۆر ناتوانێت عیادەیەک بکات ناتوانانی 25,000 بدا بە دکتۆرێک بۆ ئێمە بەڕاستی بیرمالەوەی کردو کە ئێمە بتوانین سێکتەرێکی تەندروستی دابمەزرێنین و لە ئێستادا سوپاس بەخوای گەورە نەخۆشخانەیەکی گەورە لە شاری سلێمانی کە وجودی هەیە و هەموو جۆرە نەشتەرگەریەکی لێ ئەنجام دەدرێت و هەموو جۆرە ئەشیعەیەکی تێدا مختبەری تێدایە هەموو بەشەکان تێدا کە نزیکەی 9 سنتەر تێدا لە شاری سلێمانی جگە لەمە ئێمە نزیکەی 5 کۆمەلگەی پزیشکیمان کردوێتەوە لە
شارەکانی وەکو ڕانیە و هەروەها چەمچەماڵ و کەلار و هەڵەبجەی شەهید و هەروەها لە کفریش کردومانەتەوە ئەمانەمان بۆی کردوێتەوە کە بەڕاستی بتوانین لەم شارانە خزمەتێکی باشی خەڵکی هەژار و نەدار بکەین کە ناتوانانی بەڕاستی بتوانانی عیادەیە بکە شعەیەکی ئیمارای بیستیسکامی بگریتن بەڵام لە شوێنەکانی ئێمە بتوانانی لەوێندەر بە پارێکی کەم چارەسەرێکی باش وەگرێ دیارە جگە لەمانە بەڕاستی ئێمە ئاوکاریەکانی ئێمە بەڕاستی بەشێکی لەوانە بۆ بێباوکانە دیارە ئەو بەشە ئێمە کردومانێتەوە کە دەستگای خێرخوازی بەخشین مانگانە موچەی بێباوکان دابش دەکات دیارە خێرخوازن کۆمەک و یارمەتیەکانیان دەگەێنن بەم دەستگایە یاخود دەگەین بە سندوقی بێباوکان ئێمە بەڕاستی دوایەوەی کە لە تەواوی کوردستان کە هەر منداڵی بێباو کەفالەت دەکەین بە دواداچوونی بۆ دەکەین سەردانی ماڵی دەکەین و بەڕاستی زۆر بە وردبینی بۆ دەکەین بۆ بزانین ئایا ئەو کەسە شایستەی و ئێمە بتوانین هاوکاری بکەین جگە لەمانە بەڕاستی چینێک دەکە ئێمە هاوکاریان دەکەین چینی با بڵێم خاوەن پێداویست تایبەتە کە ئێمە بەبەردەوامی کۆمەڵێک پرۆژەیان بۆ ئەنجام دەدەین چێ هاوکاری مادی بێت چێ دابینکردنی کورسی شان بێ بۆیە لەلایەن دەستگای خێرخوازی بەخشینەوە ئەو کەسانی کە هاوکاری دەکرێن ئەو کەسان کە خەڵکی هەژار و نەدار بێ و کەسێک بێ کە شایستی بێ دەستگای خێرخوازی بەخشینەوە کاری بکات کاوێک مستاف ئێوە چۆن نەزانن ئەو کەسە شایستەترە لە کەسێکی تر بێگومان خەڵکی هەژارمان ئەوەندە زۆرە کە ئەگەر سەدان ڕێکخراوی وەکو بەخشینی شەبێ بەهۆی ئەو هەموو قەیرانەی کە بەسەر هەرێمی کوردستان هەندێناوە هەژار تەواو نابێ بەڵام ئێوە چ پێوەرێکتان هەیە یان چ جۆرە لێکۆڵینەوەیەکتان هەیە بۆی کە بزان ئەم کەسە فعلەن مستحەقە و هاوکاری بکەن دیارە ئێمە کاک عمران لە ڕێی لیژنەکانمانەوە هەر کەسێک کە دێت لە ئێمە فۆرمێکی سەرەتایی پڕ دەکاتەوە ئەگەر نمونە بینمە لەسەر بێباوکان ببینەوە ئەو فۆرمی سەرەتایی کە بێباوکان پڕ دەکاتەوە کۆمەڵێک معلومات لە فۆرمەکەی سەرەتاییدا هەیە وەرگرتنی ژمارە موبایلی کەسەکە و لەنێ خزم کەسیشی تێدا بێ دوای ئێمە بەڕاستی کە سەردانی ماڵەکەی دەکەین لە جیران و لە دەوروبەری ماڵەکەیان و لە مامۆستای ئاینی و حتا جاری وایە پێویستیمان لانێ بە مختاری گەڕەکەش بێ پێویستیمان بە دوکاندارێکی نزیک خۆیان بێت ئەو لێکۆڵینەوەنە هەمووی دەکەن هەر هەمووی دەکەن ئینجا دێنەوە بە راپۆرتێک برای لەسەر دێن بزانین ئایا ئەوە موچەکانی چەندە و ئێمە جگە لەوەش بەڕاستی تەنسیقێکی باشمان هەیە بە تایبەتی با بڵێم لە شاری هەولێر ئێمە کۆمەڵێک ڕێکخراوی خێرخوازی کە دەستگای خێرخوازی بەخشین جگە لەوەی بەشی بێباوکانیە و کۆمەڵێک بەشی تریە بەڵام ئێمە لە بەشی بێباوکان تەنسیقێکی باشمان هەیە لەگەڵ هەموو ڕێکخراوە خێرخوازەکانی هەولێرێ کە هەر کەسێک ئێمە بەڕاستی ئەگەر گومانێکیشمان هەبێ لەناو ئەو ڕێکخراوانە گروپێکمان هەیە لە گروپەکە باسی دەکەین و دەزانین لە چەند شوێن موچەی هەیە بۆ ئێمە خەڵکێکی زۆر لانێ لای من موچەی هەبی لە شوێنی کە نەیبێ لە شوێنەکەی کە دەستی موچەوەگری لە هیچ شوێنێک نێتم کاتێک کە لەو گروپەی داوا دەکاتین فلان ناوی کەسێک دێنێتن ئەو داکێتیمە یان ئەو منداڵە بێباوکە لە چه دەستگایەک موچەی هەیە ئێمە هەموو دەستگایەکان دێنە سەر خەت و باز دەکەین لەلای ئێمە هەیتی یان نیتی ئەو کاتی بەدەر دەکەوێت کە ئەو کەسە چەندی موچەیە ماشاءالله یعنی ئەو لێکۆڵینەوەتان هەمووی هەیە بەبەردەوامی ڕۆژانەمانە یعنی دەتوانین بڵێن خێرخوازان کاتێک پارەکانیان دەگەیەنە دەست ئێوە فعلەن ئەگاتە دەستی فەقیر و هەژار هەر بە دڵنیاییەوە بە تایبەتی لە دەستگای خێرخوازی بەخشین حتا ڕێکخراو خێرخوازەکان کە لەوانەیە ئەوان نتوانن دیژنەی زۆر بە دواداچوونیشیان هەبێ بەڵام زۆر جار پرسیار لە ئێمە دەکەن وەکو دەستگای بەخشین لانێ ئۆتۆمبیلێکی تایبەتمان هەبێ لیژنەیەکی تایبەتمان هەیە بە بەردەوامی ئێمە کۆمەڵێک فۆرم سەردانی گەڕەکان دەکەین گەڕەکانی هەولێر و دەوروبەری هەولێر لێکۆڵینەوەکی ورد دەکەین و پاشە معلوماتی وەش بەڕاستی پێمان خۆشە ڕێکخراوەکانی تریژ لێ سوودمەند بن لەبەرەوەی فێڵیان لێ نەکرێت بەڕاستی چون هەبووە لەوەی کە خەڵک هەبووە بیستیتی فێڵ لە ئێمە بکە یان لە ئیتر بکە کە ئێمە پێمەزانی و بەڕاستی لەم گروپە بڵاوی دەکەینەوە کە ئەو کەسە لانێ موچەیەکی خانشینی زۆر باشیە بێ چەندی موچەیتریە بێ لانێ کوڕی جاحری هەبێ لانێ منداڵی بچوشی نەبێ کۆمەڵێک پلەبەندی هەیە لە بۆ بڕنەوەی موچەی بێباوکێک لەوانە باشە کام هەر سەبارەت بە بێباوکان لەوایە خەڵک بێ یان بە پرۆژەکانی تریشتان خەڵکە بێ حەسکان ناو خۆی ناو نووس بکات لە دەستگای خێرخوازی بەخشین و فعلەن پێویستیشی پێ بێ ڕێکارەکانی خۆ ناو نووسکردن لە دەستگای خێرخوازی بەخشین بۆی کە هاوکاریەکانی بە بەردەوامی پێ بگات چۆنە دیارە ئێمە لە کوردستان 42 نووسینگەی بەخشینمان هەیە لە چواردە نووسینگە ئێمە بەشی بێباوکانیشمان هەیە لە بەرەوەی خێرخوازان کاتێک کە چی بێ کەفارەتی منداڵێک بێ بە 500,000 دینار کە ئێمە 250,000 دیناری دەکەین بە 100,000 ئەم 100,000 دەدەین بە بێباوکەیەک دیارە لە دەستگای خێرخوازی بەخشین جیا لەگەر ڕێکخراوی تر بەڕاستی ئێمە لە 100,000 کەمتر نادێن بە منداڵێکی بێباوک ینی هەر خانەوادەیەک 100,000 تا 200 دلاری پێ دەدەین ئێمە بە سەدان کەسمان هەیە لە دەستگای خێرخوازی بەخشین لە بەشی بێباوکان کە 200,000 دەدەین ینی ئێستا سەدان خانەوادەمان هەیە کۆمەڵێک منداڵ هەیە ئەو خانەوادە 200,000 پێ دەدەین وەکو موچەی مانگانە بەبێ دووەکەوتن باشە یعنی کاک مستعاب موچەی بێباوکانتان تەنها لە وەرزێکی تایبەت و مانگی ڕەمەزان و چەند مانگێکی دیاریکراو نیە لە سەرجەم مانگەکانی ساڵ موچە وەرەگرن ئێمە چەندین ساڵە
تاکو ئەو مانگی هەفتیش کە ڕۆیە یەک مانگ نەبووە ئێمە موچەی مانگانەی بێ باوکان دابین نەکەین و دابەشی نەکەین بەبێ دوکەوتنیش دیارە ئێمە بەڕاستی لە 28 لە 29 یاخود 30 مانگ نابینە یەکی مانگ مانجینێ لەو کۆتا ڕۆژەکانی مانگدا ئێمە موچەی بێ باوکان لە تەواوی کوردستان دابەش دەکەین کەمترین موچە چەندەکە دابەش کەمترین موچە 100,000 دینارە زیاترین موچە هەتانە $200 $200 یعنی تا دەگاتە $200 دەکەوێتەوە هاوکاری دەکرێت تا $200 برندەکە منداڵێکی بێباب لەلای ئێمە هاوکاری دەکرێت و بە سەدان کەسیشمان هەیە کە 200,000 دیناری پێ دەکەین باشە ڕێژەی ئەو پارەی کە مانگانە دابەشی دەکەن چەندەکە موسا ئێمە بەس ئەگە باسی مانجی هەفتت بۆ بکەم دیارە لە مانجی هەفتدا 823 منداڵی بێباوک لە 28 و 29 منداڵی بێباوک لە 823 منداڵ کە بە بڕی 97 ملیۆن و 645,000 دینارمان بەسەردا دابشکردن دیارە ئێمە جگە هەر لە موچەش بەڕاستی کاک عمران ئێمە بەڕاستی لەلایەن خێرخوازێکەوە لە شاری سلێمانی من لێرەوە دەمێ زۆر سوپاسی بکەم مانگانە لەگەر هەموو موچەکان بۆ هەر خانوادەیەک پاکەتێک شیرنی دەنێرێ جگە لەمە بەڕاستی ئێمە خێرخوازی ترمان هەیە کە لە هەولێر و لە شاری تر کە تەکلیفی لێ دەکەین لەگەر موچەکەی بەڕاستی ئیوامان هەیە کە بە تایبەتی بابلێن شاری هەولێر کە تەکلیف لە خێرخوازێک دەکەین ئەگە بکرێ ئێمە 234 منداڵی بێباک تەنها لە شاری هەولێر موچە وەردەگرێ 234 مریشکی بەستوو یاخود ئێمە بەڕاستی دوسێ ڕەشەوراقی گەورە هەمجار دەکوژینەوە دەکەینە چلۆنیوە گۆشت و لەگەر شیرنەکەی و لەگەر موچەکەی پێیان دەدەین واتە جگە لە موچە بەردەوام خزمەت گوزاری ترتانی شەیە بەردەوام هەمانە جگە لەمانەش بەڕاستی ئێمە بەتابەتی لە جژنەکان ئێستا لە جژنی قوربان وەروە لە جژنی ڕەمەزانیش ئێمە جلوبەرجی تاوی منداڵەکانشمان دابین کردووە لە جژنی ڕەمەزاندا ئێمە نزیکەی 1200 منداڵ کە ئەو منداڵمان هەموو کۆ کردەوە 1200 منداڵ جلوبەرگی جژنی کاممان پێ ببوورەکە مصعب تاوەکو ئێستا کە ئەو منداڵە هەتیوانەی لە ئێوە ناو نووسراون 823 کەسن تا ئێستا ئەو ماگەی 823 منداڵ لە ئێمە موچە وەردەگرێت ئەگەر بێت و خێرخوازی زیاتر هەبێ خانەوادەی زیاتریش هەیە دوو بەرامبەر سێ بەرامبەر ئێمە فۆرمی زۆرمان لەلایە چاوەڕوانی خێرخوازان ئێستا لەو مانگەی ڕابردوو بەتابەتی لە شاری هەولێر زیاتر لە 10 کەفالەتمان زیاد کرد لەبەرێکە هەر کاتێک خێرخوازە بێ کەفالەتە بێ ئێمە یەکی لە فۆرمەکان دەینە پێش و کە ئەو فۆرمە شایستەی وەیە کە زۆری ئەو فۆرمانش کە ئێمە دەینە پێشکای ئەمران بەڕاستی کرێچی و خەڵکی هەژار و بێموچەکانن بەتابەتی ئەوانن کە زۆربیان با بڵێن پیاوەکانیان بە نەخۆشی یاخود بە کۆڕۆنا بەڕوودایە چۆ کە وفاتی کردی و ماڵ و منداڵەکەی لە کریچیدا و هیچ موچەیەکیشی نییە فەرمەبەریش نەبووە زیاتر ئێمە بەڕاستی ئەولێ دەدەینە خەڵکە هەژارەکە لەناو بێباکە کاک مصعب لەوەیە بەشێک لە بینەرانمان دەوڵەمەند نەبم بەڵام ئاسایی بن دەنهەوێ مانگانە بڕی 50,000 بێ کە لەوەیە بۆ ئەوان نەکا هیچ دەکات 25 بیان هەیە بگەینە دەستگای خێرخوازی بەخشین بگاتە ماڵاتیوێک ئەگەر پارەکە کەمیش بێ ئێوە وەری دەگرن بە خەڵکی تر کۆی بکەنەوە بۆی بێتە پارێکی باش لە بۆ ئەو داکاتیوەی بڵێ کاک حەمران ئێمە ئێستا هەر لە شاری هەولێر بە 3 کەسان 100,000 دێنین هەمانە چ لە زاری دێنی هەمانە 25,000 دێنی هەمانە 30,000 دێنی یعنی بە 3 کەسان کە دیتمانە 100,000 بە 3 کافیل 100,000 بۆ منداڵی بێ باکماندانەوە هەمانە بە دەیان کەسی لاستۆ گرتووە کە 200,000 پێدەدا هەمانە هەر منداڵی $100 پێدەدا یعنی کەواتە لەلای ئێمە ئەگەر 20,000 بێ مانگانە وەری دەگرین دەکەین بە کافیل بە بەشدار بێ لە خێرەکەی بەهر چەندێک بێ ئێمە لەگەر دوسێش کە دەکەین بە 100 ئینجا 100ەکە دەکەین دەدەین بە کاک مصعب بێگومان تۆ زۆربەی خێرخوازەکان بەریەکەوتنت لەگەڵیان هەیە خێرخوازمان هەیە کە زۆر دەوڵەمەندیش نەبێ ژیانێکی ئاسایشی بێ بەڵام مانگانە بە بڕەپارەیەکی کەم ئەوە هاوکاری بکات لە دڵسۆزی خۆی بۆ دین و دنیای زۆرمان هەیە لەوانە کاک حەمران کە بەڕاستی ئێمە بەوەی دڵخۆشین کە زۆر لە خێرخوازان بەڕاستی ئەوانە کە خێرجگەن جگەلەوەی کە بەڕاستی کۆمەڵێک دەوڵەمەندی دڵگەورە بە بەڕاستی بڵێم لە هەرێمی کوردستان و بەتایبەتی لە شاری هەولێریش کە لە پرۆژەکانی دەستگای خێرخوازی بەخشین لە کەفالەتکردنی منداڵانی بێباوک بەردەوام هاوکارمانە بەڵام هەمانە بەڕاستی کە کاتێک موچەی مانگانەکەی وەردەگری لەوانێ 300-400,000 بێ دێ بە 50,000 لەگەر ئێمە بەشدارە و دێ لەو خێرە بەشدار بێ لەگەڵمان باشە کاک مصعب شەفافیتان هەیە بۆی کە خێرخوازێک بزانێ خێرەکەی گەیشتووە بەچێ و گەیشتووە بە چ کەسێک ئایا دەتوانن هیچ شتێکی وا داتایەکی وە بدەنە خێرخوازەکان کە ئەو پارەی جەنابتە فەرموگەیاندراتە ئەو کەسانە بە بەڵگە بەڵێ ئێمە هەموو خێرخوازان لە پرۆژەکانی ئەم ڕەمەزانە و لە تەواوی مانگەکانی ڕابردوو لە ڕەمەزانەکانی ڕابردوو ئەو خێرخوازن کە دانی پرۆژەکانیان بۆ ئەنجام بدرێت لە دەستگای خێرخوازی بەخشین ئێمە ئەگەر ئەم ساڵەکە با بڵێن بەڕاستی لە شاری هەولێر کە ئێمە بەڕاستی کۆمەڵێک پرۆژەمان ئەنجام دەیەکێت لە پرۆژەکان کە لە هەولێر کردمان تقریبان 3,452 هاوڵاتی لە شاری هەولێر سوورمەند بوو بە بڕی 245 میلیۆن دینار تەنها لە شاری هەولێر کە 11 پرۆژەمان کرد
زۆربەی پرۆژەکانمان 25 ملیۆنی بوون کە بۆ 120 ملیۆنی بوون کە بۆ 100 کەس لە هەژاران بوو لە نەخۆشان بوو لە بێباوکان بوو لە خاوەن پێداویست تایبەت بوو ئەمانە بەڕاستی 100 کۆمان دەکردنەوە هەر یەکی 250,000 200,000 پێدەدان بەڵام لیستەکەی کە 100 کەسە بە ڕقم تەلەفۆنەوە ئێمە وەکو خۆمان لەوەی دەمان ئیشەکەمان شەفا بێ و خێرخوازگەش دڵی پێخۆش بێ قایمەکەی دەدەینەوە دەست خێرخوازەکەی دەرێن ئەو 100 کەسەکەی کە ئێمە کاریمان کردووە یعنی بەداتا بوێنە بە هەموو شتێک دەتوانم بگەنەوە کە پارەکەی گەیشتووە بچێ بەڵێ ینی ئێستا ئێمە ئەو قایمانەی ڕەمەزانی ئەمساڵ هەر هەمووی کە لە لامانە لەگەر خێرخوازەکان وا ڕێککەوتین پێمان خۆشە کە ئەوانەی ماهاوکاری دەکەین نوێنەرشتان بە لە لای ئێمە بێ ینی بەشێک لە خێرخوازەکان لە لامان دانیش بوون لەگەرمانداژ زۆر دڵیان بۆی خۆشە کە ساڵانەش لەگەرمان بەردەوامن لەم پرۆژانە کاسیقیەکی زۆریان بە دەستگای خێرخوازی بەخشین هەیە و لە لاشمان دادەنشین و ئێمە پرۆژەکان زان دەین دوای قایمێکیشی پێ دەین کە ئەو چی نەبوو لێ سوودمان بوو جگە لەمەش بەڕاستی ئێمە لە بێباوکانیش کای ئەمران هیوایە 10 کەسی لاستۆ گرتووە لانێ زیاتر و کەمتری شەبێ ئێمە ناوی ئەم دە منداڵە بێباوکەی بە ڕقم تەلەفۆنەوە پێشی دەدەین خۆشی سەردانی بکە کە مانگانە لێرە موچەکەی وەردەگری کە موچەکەی ئەو خێرخوازەیە ماشە یعنی کاک موسڵ ئێستا لەوەیە دوو دوکاندار بینەرمان بن دانەوێت بە هەردووشان کەفاڵەتی هەتیوێک بکەن ئێوە بە بەڵگا ئەو کەسەی پێ دەڵێن ناونیشانی ڕقم تەلەفۆنی شوێنەکەی کە پارەکەی دەگا بەکوێ هەتاکو ئێستا هەرچی خێرخوازە ئێمە ڕقم تەلەفۆن و ناوی خانەوادەکەی پێ دەدەین مەگەر خۆی نەوێ پێی دەڵێن پارەکەی تومان بۆ ئەو کەسە داناو کە ماگانەش دێ وەسلی بۆ دەکەن تامان ئەو پارێکە وەریشی دەگرین بۆ کەفالەتکردن وەسلێکی بۆ دەکەین و ئیمزای لەسەر دەکە کە ئەو پارەیە ناوی ئەو منداڵە بێباوکەی لەسەر کە بۆی دەبین ڕقم تەلەفۆنی بێباوکەشی لەسەرە ئەویش دەزانیتن پارەکەی لە بۆ دەچی جار بەڕاستی بەشێک لە خێرخوازانمان و لەگەڵیان ڕێکەوتی کە خۆشیان بەخۆ بە خێزانیشان سەردانیان بکەن با بیان بینین بۆ خۆشن زەروای خۆراکیان بۆ دەبانلانەیە پارێتریان بۆ بن سەردانیان بکەن لە نزیکەوە بەڕاستی خێرخوازن کە لەگەڵ ئێمە مرتاحن ئەوەیە کە بەڕاستی دەزانن 100% پارەکەی دەگات و خۆشیان تەلەفۆنیشان بۆ دەکەن و ئاگادارن و ئیشەکەی ئێمە سوپاس بەخوای گەورە لەو پەڕی شەفافیە الحەمدولله کاک موسڵ بێمەوە سەر بەشی پرۆژەکان تا لە مانگانی تریش بەردەوامە بێ بۆ نمونە لە کۆڕۆنا لە هەر حاڵەتێکی لە ناکاوی کە دێتە بەردەم خەڵکی هەرێمی کوردستان ئێوە پرۆژەکانتان بەردەوامی هەیە کاک عیمران ئێمە لەم 12 ساڵی ڕابردوو هەر کاتێک ئەگەر کارەساتێک هەر کاتێک کارەساتێکی نەخوازرا ڕووی لە هەرێمی کوردستان کرد بێ بۆ نمونە با بڵێم کاتێک لە سووریا ئەو شەڕ و قەزیە لێ ڕوویدا خەڵکێکی زۆر لە کوردانی ڕۆژئاوا ڕویان لە هەرێمی کوردستان کردووە لە کۆمەڵێک کەم جێنشین کران دیارە بەڕاستی ئێمە وەکو دەستگای خێرخوازی بەخشین کەمپینێکمان ڕاگەیان بە تایبەتی لە کوردستان و لە شاری هەولێریش ئێمە ئەو کاتێکە لە بیرمە لە 2013 ئێمە سوپاس بەخۆی گەورە توانیمان 76 بار هەڵگری گەورە کۆمەک و یارمەتیان بۆ بگەینە ئەم کەمپانە بە تایبەتی کەمپی کەورگۆسێک کە نزیکەی 15,000 برێن خەڵکی لێبوو 1200 خانەوادە بوون ئێمە توانیمان هەموو پێداویستەکەیان بۆ دامکەین حتا کۆتا بار هەڵگری کە بۆمان بردن ئەوە بەڕاستی 1000 بەتڵی غاز 1000 تەباغی دوو چاوە سێ چاوە ینی بۆشە بمان بردن و بەتڕێلە ئەو خۆراکانی کە کۆ دەکراوە هەمومان دەبر لێن دەردیار بوو لێ ستافێکە بوون کە سەرپەرشتی خواردنی بۆ دروست دەکردن ئێمە بەڕاستی بە بار هەڵگری گەورە خواردنمان بۆ دەبردن دیارە جگە لەمانە بەڕاستی ئێمە هەر کارێک تری کە بەڕاستی ڕوو لە هەرێم بکاتن ئێمە بەڕاستی دەمانەوێت پشکی شێرمان هەیە بۆکو دەستگای خێرخوازی بەخشین و لە خزمەتی هەموو چین و تێژێکدا دەبین بە ڕاگانی کەمپین بێ بە هاوکاریکردن بێ بە بەرنامە بێ بۆ نمونە ئێمە لە ساڵی ڕابردوو بەڕاستی ئەو نەخۆشیە کە بەرۆکی هەرێمی کوردستانشی گرتەوە کە کۆڕۆنا بوو ئێمە بەڕاستی ئەو کە توانیمان زیاتر لە 8,000 سەبەتەی خۆراک بگەێنین بە گەڕەکانی دەوروبەری هەولێر و گوندەکانی دەوروبەری هەولێر و شارەکانی تری کوردستانیش ئێمە بەڕاستی لە ڕێی لیژنەکانمانەوە توانیمان بەڕاستی ئەو گوندانی کە ڕێگەیان گیرا بوو نیان دەتوانی بگەن بە شارەکان ئێمە توانیمان وەکو دەستگای خێرخوازی بەخشین بگەین بۆ شوێنانە و خۆراکی چەند هەفتەیەکیان بۆ دابین بکەین و پێیان بدەین دەست و چاوتان خۆش بێ کاک موسڵ بەشێکتان هەیە بەناوی بەشی بەرنامەکان ئەم بەشێ با من تۆزێ ئەوجارە بێمەوە گلەی هاوڵاتیان دەڵێن بۆچی دەستگای خێرخوازی بەخشین کە هەوکاری ماڵێک دەکا و ماڵێت تەسویر دەکا و فرمێسکەکانیان نیشانی خەڵک دەدا بۆچی یعنی ئامانستان چیە لەم تەسویرەیە ئایا ئێوە تەنها لەم بەرنمەیە هاوکاری خەڵک دەکەن یان ئەم بەرنمەیەتان یان ئەو بەرنامەی کە هەتانیان سەردانیکردنی ماڵەکانتان بەشێکە لە ئیشەکانتان کاک عیمران دیارە ئێمە با بڵێن بەڕاستی وەکو دەستگای خێرخوازی بەخشین کۆمەڵێک بەشی زۆر گەوری هەیە بەهەر باسی بەشەکەم کەم یەکێک لەوانە کە سێکتۆری تەندروستیە کە ڕۆژانە بە هەزاران کەس سوودمەند دەبێت بەبێ شاشە جگە لەمە بەڕاستی ئێمە بەشێکی زۆر کەمی لە شاشە پیشاندن کە دوو هەفتە یەک بەرنامە پیشان دەدەین بەرنامەکەش بەڕاستی بۆ ئەوەیە کەسێکە تینی بۆ هاتووە ینی بەرومەرگ دەڕوە
نەخۆشیێک کە بەڕاستی بەرەو مەرگ دەڕوا ینی داوا لەوەی دەکات کە چەند دەفتەرێک پارەی پێویستە بەوەی نێشتەگەرەکەی بکرێ ئامادەیە ئەگەر دەدەخەت سارێکێک بەرنامەی بەخشین پیشانی بدا و خێرخوازان بتوانن ڕزگاری بکەن لەو ناخۆشی ڕزگارکردنەکەی پێ گەورەترن لەوەی نەگ ماڵ منداڵەکەی بجێبێت و مەرگ بەرەوشی بگرێ بەڕاستی ئێمە بەشێکی کەم پیشانی تەلەڤیزیۆن بەڵام ئێمە لە دیوی دووەم بەڕاستی ئێمە لەگەڵ خێرخوازانی بەشێکی زۆر لە خێرخوازان لە هەرێمی کوردستان بەڕاستی بەبێ پیشاندانی تەلەڤیزیۆن کۆمەک و یارمەتیەکان دەگەێنین بە خەڵکی هێژار و نەدار و نەخۆشان من ئەگەر نمونەیەک دەسەوە بێنمەوە بەڕاستی چەندین نەخۆش لە بەتابەتی با بڵێم شاری هەولێر نەخۆشمان هەبوو بەڕاستی کە وەزعی ئەوەندە خراپ بووە فەقەراتەکانی ملی سێ دانەی تواوەتەوە کە با بڵێم قەمبور بووە پێویستی بۆی بووە کە تەقریتوبەکەیان بۆ منهێنا کە دەفتەرێک و 6 وەرەقەی پێویست بووە بەڵام ئێمە توانیتمان لە ڕێگەی خێرخوازانەوە کاتە خێرخوازمان بردیە کە سێرێکی کردیا نەمانویستە لە تەلەڤیزیۆن پیشان دێت چەندین حاڵەتی وامان هەبووە ینی بەقەدەر بەرنامەکان زۆر زیاتر ئێمە بەڕاستی ئەوانمان پیشانیش نەدایە و لە ڕێی خێرخوازانەوە توانیتمان مادەم پارەکەمە بۆ پەیدا کردووە چارەسەری کرێ ببێ کەسیش ببینێ کەسێک ئێستا ژیانی ئاسایی خۆی دەست پێ کردوێتەوە جاروا بووە خەڵکێکی نەخۆش تینیا هێناوە کە بەڕاستی ئێستا وا داوی عملیات کرد و پاریان پێنیە ئێمە تەکلیفمان لە خێرخواز کردو و عملیاتەکەی کامل ئاستۆ گرتووە یعنی کاک موسڵ دەتوانین بڵێەوەی کە دەخرێتە سەر شاشە دوو هێندە سێ هێندە لە دواوەی شاشەکان ئێوە بەردەوامیتان هەیە ئێمە بە بەردەوامی ساڵ 12 مانگ هەر کاتێک بەڕاستی خێرخوازان کە کۆمەک و یارمەتیەکەیان کە هێناوشە بەڕاستی حەزیان نەکردیە بە شاشەش بیدەن باشە ئەی بۆچی دەیخەنە سەر شاشە کاتێک لە دوایەوەی شاشەش هاوکاریتان ئەم شاشەیە کاک حمران زیاتر بەڕاستی بۆ ئەوەیە کە خەڵکی هەرێمی کوردستان و لە دەروی هەرێمی کوردستان بزان کە بەخشین و بەردەوامی هەیە پیشاندانێکی بەرنمەیە کە ئێمە ڕۆژانە نییە دوو هەفتە جارێک بەرنامێک پیشاندن جاروێ چاڵەچێک پیشاندەین پرۆژەیەک پیشان دەدەین جاروێ شتێک پیشان دەدەین کە بەڕاستی خەڵک دەبینی کە دەستگای خێرخوازی بەخشین بەردەوامە یعنی ئێمە بەڕاستی وەکو با بڵێم منوانی هەندێک ڕێکخراوە بی تەنها لە مانگی ڕەمەزان کارێک دەکەین 11 مانگ هیچ کاری نییە بەس ئێمە بە بەردەوامی کارمان هەیە بە بەردەوامی بەشمان هەیە و بە بەردەوامی هاوکاری و کۆمەک و یارمەتیوانی دابەشە خەڵکی هێژار و نەداری دەکەین بۆیە بوونی شاشەکەی ئێمە بەڕاستی بۆیە لە 100 با بڵێم 20 خەڵک دەی سوودمەند دەبێت 180 بێ شاشە سوودمەند دەبێت و بۆشەکە بەڕاستی خێرۆمەندان و خەڵکی هێژاریش ببینێت کە بەخشین بەردەوامی هەیە و بەردەوامە ئێوە ئەو بیر و باوەڕەتان هەیە کە هەر کەسێک بێتە سەر بیهێنە سەر شاشە بۆ شکاندنەوەی ئەو کەسەیان ئەوەی کە زۆرجا خەڵک دەڵێ ینی لە ڕووی ئەوەی کە ئێوە زیاتر لە ناو پرۆسەخ ئەی باگەر کەسێک بڵێ پێویستم بە هاوکاری خێرخوازانە لە شاشە کاک عمران من ئەوەی بەعیب دەبینم بەڕاستی کە لە هەرێمێکی کوردستان کە ژێر خاکەکەی هەمووی نەوت بێ کە دەبووە هەموو منداڵێکی ئەم هەرێمی کوردستانە موچەی تایبەت بەخۆی هەبێ بەڵام کە بەڕاستی هیچی بۆ نەکراوە عیبە ئەوەیە بەڕاستی کە خەڵک ڕۆژانە کری پێ نادرێت ڕۆژانە نەخۆشی لێ ڕۆژان چەندی کەس دەمرێت بە بەڕاستی بڵێم ناتوانێت چارەسەری خۆی بکە ئێمە بەڕاستی کە کەسێک لە ناخۆشیێک ڕزگاری دەکەین ئێمە خانەوادەیەکی بێباوک کە تاکو ئێستا کاک عمران 165 خانی لە دەستگای خێرخوازی بەخشینەوە دروست کراوە 165 خانەوادەمان کردووە بە خاوەن خانوویەکی نوێ و ناوماڵی تاومان بۆ داناوە و موچەیەکی شایستەمان بۆ بڕیەوەتەوە ینی نازم ئەو کاری ئێمە کردیتمان بەڕاستی هەم دەوڵەمەندان هەم خێرخوازان هەم چینی حکومیش زاروە دەستخۆشیان لەوەی کردی کە بەڕاستی ئەوی دەستگای بەخشین دەیکات جێی دەستخۆشیە و تاکە دەستگایکە کە بەڕاستی من دەتوانم بڵێم جار ئەگەر کۆبنیەکە بێت لەگەر لانی پەیوەندیدار دەستخۆشیان لەوەی کردو کە ئێمە بەرنامەیەک دەکەین بەڵام دووەم کە پیشان دەدینەوە ئەو خانەوادە چەند دڵخۆشە بەوەی کە خانوویەکی بۆ کراوە ناوماڵی بۆ دانراوە و موچەی ماگانی هەیە و ئێستا هیچ نەخستانێکی نییە ژیانی بگرە لە ژیانی خەڵکێکی یاسایی زۆر باشتر لە ئێستادا الحەمدولله کاک موسڵ لەگەڵ ئەوەی زۆر زەردەبینین خانوو بۆ هاوڵاتیان دەکەن بەڵام ئەم هاوڵاتی هیچ موچێشی دیاری کراوی نییە ئێوە لە دواوەی کە خانووتان بۆتان کردو و هاوکاریتان کردووە موچەی ماگانە شیان دەدەنێ ئێمە ئەوانە کە بەرنمێکی تایبەتیان بۆ دەکەن بە تایبەتی بێباوکان بەڵێ ئەمە ئەوانە موچەی ماگانەشیان بۆ دەبڕینەوە لە بۆی ناکرێت من لە نیوەی ڕێگاوە بەجێ بێڵم بەڕاستی خانووەکەم بۆ کردو دواتر دەست بە فەقیری بکاتەوە دواتر ژیانەکەی پێنەستە سەرێ ڕاستە ئەو خانەوادەیە ئەو ئافرەتە پیاوەکەی لە دەستداوە کۆمەڵێک منداڵی بەسەردا کەوتووە و ئەرچی پیاوکەشی بەسەردا کە بەخێرکردن پەروەردەکردنیەتی بۆی بەڕاستی ئێمە جگەلەوەی خانی بۆ دەکەین کاک عمران ئێمە ناوماڵەکەشی بە تەواوی پێداچینەوە بە کامل ناوماڵێکی نوێی بۆ دادەنێت و موچەیەکیشی بۆ دەبڕینەوە و موچەیەک جگە لە موچەی لە ئێمە بەڕاستیانی هەوڵی بۆ بدەین لە یەک دوو دەستگای تریش بتوانین کەسێک ڕزگار بکەین لە ژیان پێویستی بەوەی نەبێتین کە فەقیر ڕووی تێ بکاتەوە باشە کاک موسڵ بۆ کەسانی کە ئێوە دەیهێنە سەر شاشە بە تەکلیفی خۆتان دێن یان بە تەکلیفی خۆیان دێن و ئایا کوردەواری ئەڵێەوە بە زۆر دەیانهێنن یان بە خۆیان و لەسەر داواکاری خۆیانە و خەڵکیش هەیە هاوڕێی ئەوە دەکا کە بەرنامەی بۆ بکرێت
دیارە کاک عمران لە تەواوی کوردستان کە باسم کردێمە لە ڕێ نووسنگەکانمانەوە فۆرمی بەشداریکردنی بەرنامە کە پڕ دەکەنەوە بەڕاستی بە تایبەتی لە شاری هەولێرێمە کۆمەڵێک فۆرم پڕ دەکرێتەوە ئەو خانەوادەیە لە ژیان بێزارە بەڕاستی کری خەنوکی بۆ نادرێ یان بێباوکێک کە بەڕاستی ناتوانانی منداڵەکانی بەخێو بکاتن لە کرێچیشدایە تینی بۆهاتوە ئامادەیە لەسەر ڕەزامەندی خۆی ئێمە بەڕاستی پێوەستنامەیەکمان هەیە دوای فۆرم پڕکردنەوەکە پێوەستنامەکە ئێمە لەگەر دایک و باوکی مێردەکەش قسە دەکەین و لەگەر دایک و باوکی ئافرەتەکەش قسە دەکەین کە ئایا ئێوە ڕەزامەندتان هەیە ئێمە ئەو 20 دقەیە بەرنامێکی بۆ بکەین بەڵام دوای بەرنامەکەی خانوویەکی تەسلیم بکەین و ناوماڵی تەسلیم بکەین و موچێک ببڕنەوە دیارە زۆر بەدڵخۆشیەوە بە دەستخۆشیەوەش بەڕاستی ڕەزامەندی دەردەبڕ ئینجا ئێمە پیشانی دەبێت يعني بالرزامندي خويا انا بالرزامندي هردو خانوا هذاك الشيء الحمد لله باشا مصعب بروجي داهاتوتان وكو بخشين شي دبه وبدلو بسم الله بروجي داهاتوتان بروجي شي زور جوانتان هي بخشت اماجت بدا بروجي نخوشخانه بخشين لشاري سليماني اي قرارم بروجي هاوشوي من نخوشخانه لشاري هولير وبارزگه هوليرش انجام بدرت اما تماگه لما بر براستی که کوملگیک ما کردو للرانيا ايش دز بكار بسواز بخوي گوره که حولاتيان خلق الراني ليسود من بن بەرنامەمان داناوە بەڕاستی بۆ شاری هەولێر و هەروە بۆ کەرکووک بۆ سۆرانیش لە داهاتوو بە پێیەوەی کە خێرخوازان هاوکارمان بن بتوانین ئەو پرۆژانە ئەنجام بدەین چین بەشێک لە خێرخوازانش بەڕاستی دانوێتن یارمەتیەکانیان بەڕاستی لە پرۆژەیەکی ئاوا سەرفکەن وەکو سەدەقە جاریەک بۆیان ببینێتەوە یعنی ئێمە یەکێ لە ئەنجامدانی پرۆژەکانمان بەڕاستی لەسەر هاوکاریکردنی خێرخوازانە تەبەن ئێمە خۆمان پارێکمانی بتوانین عیادەیەک دابنێن دیارە ئەو ئیکەدادەن دێ بەڕاستی خێرخوازانە بۆیە بەڕاستی چاوەڕوانی هیمەتی خێرخوازانین هەر کاتێک لە هەر شارێک خێرخوازان بەدەمانەوە بێن و ستافی ئیداری و ستافی دکتۆرمان لە هەر شوێنێک ئامادە بێ ئێمە بەڕاستی و پرۆژەی ئەنجام دەدەین و ئێستا بەرنامەشمان هەیە پشت بەخوای پەروەردگار لە شاری هەولێر ئەنجام دەدەین یعنی پرۆژە بەرنامەی تایبەتتان داناوە بۆ شاری هەولێر یاخودنا ئێستا بەخەریکین لەگەر بەشێک لە دکتۆرم لەسەر خەتیشین ئێستا تقریبان 3 کۆبنەوەشمان کردووە لەسەر کە بتوانین نەخۆشخانەیەکیوە ئەنجام بدەین و دکتۆری هەموو بەشەکانمان بۆ دابین بکەن و ئەو کاتی ئێمە لە لیژنەی دەستگای خێرخوازی بەخشینەوە لە لیژنەی باڵاوە بڕیاری سێدەین کە لە سەرەتا کۆمەڵگەیەک لە شاری هەولێر بکەینەوە دوای کۆمەڵگەیەک کە سەرکەوتوو بوو بەڕاستی بیکەین بۆ نەخۆشخانەیەکی گەورە وەکو سلێمانی ئینشاءالله باش پرۆژەی داهاتووتان چییە بێ و بەنیازی چین لە بەخشین هیچ گۆڕانکاریەک ڕوودەدا لە پرۆژەکانە دیارە ئێمە بەڕاستی لە ئێستادا کە دەستگای خێرخوازی بەخشین ساڵ بە ساڵ بەڕاستی دەبێت بیرەوەی بکاتەوە گەورتر بێ ئێمە کە باسم کرد سەرەتا لە بەرنامەیەکەوە دەستمان پێکرد کاک عیمران بەڵام ئێستا بووە بە دەستگایەکی گەورە لە هەرێمی کوردستان لەم دەستگایەدا جگە لەوەی کە کاری خێرخوازی دەکات بەڵام سێکتەرێکی گەورەی کە داناوە کە سێکتەری تەندروستیە بۆ ئێمە بە بەردەوامی بیر لەوەی دەکەینەوە چۆن بتوانین ئەم دەستگایە گەورەتر بکەین بە خەڵکی بناسێنین و لە ناوە و لە دەروی وڵاتیش بتوانین بەڕاستی هاوکاری بکرێت بۆی بتوانین خەڵکی هەرێمی کوردستان سودمەند بێت هاوکاری دەروی وڵاتتان چۆنە کاک مصعب زۆر جار لێتانە بیسین هاوکاری ئەو کوردانەی کە لە دەرەوەی وڵاتن چۆنە بۆ دەستگای خێرخوازی دیارە ئێمە بەڕاستی لە ئێستادا نزیکەی 45 نوێنەرمان هەیە لە تەواوی ئەوروپا لە شارەکانی ئەوروپا ئێمە نوێنەرمان هەیە و نووسنگەیەکی بەخشینشمان هەیە لە بەریتانیا دیارە نوێنەرە سەر بۆ نووسنگەوە نووسنگە سەر بە دەستگای خێرخوازی بەخشینە هەر کاتێک بەرنامەیەک ئەنجام دەدەین لە تەواوی نوێنەرەکان ئەو پارەی کۆ دەکرێتەوە دەستا ڕقم حساب باقیەک کە نووسنگەی بەخشینی بەریتانیا سەرپەرشی دەکاو و لەوێشەوە بەڕێگەی حواڵە دەنێردرێتەوە بۆ هەرێمی کوردستان ئمە نەگەس باسی ساڵی ڕابکەم بە سەدان سەر ئاژەڵی گەورە و بچووک مسلمانانی با بڵێم هەندەران بەڕاستی گاندیانەوە هەرێمی کوردستان و بەتایبەتی لە ڕۆژهەڵات لەبەرەوەی لە دەروی وڵات تەنهای کوردستانی بەڕاستی ئێرەی لێ نییە دیارە بەڕاستی سووریاش تێدا و ئێرانیشی تێدا و کۆمەڵێکی شوێن کەس لەو شوێنە هەن بەڵام دیارە زۆری گەاندیان بەڕاستی و کۆمەک و یارمەتیانە کە بیگەێنین بە ڕۆژهەڵات و لێ قوربانەکان ئەنجام درێت و ئێمە بەڕاستی بەشێکی کەفالەتکردنیشمان بێباوکان هەر خێرخوازانی دەروەشن ینی با ئەوەش بڵێن بەڕاست من لێرەوە دەمێ سوپاسی هەموو ئەو مسلمان و خێرخوازانە بکەم کە بەڕاستی ئەومان هەیە بە $100 و بە $50 لەگەرمان بەشدارە و کۆمەک و یارمەتیەکان کۆ دەکەنەوە دێنێرێن بۆ دروستکردنی خانوو بێ بۆ کەفالکردنی منداڵ بێ باوک بێ یاخود بۆ چارەسەری نەخۆشێک بێ دیارە ئێمە بەشێکی هاوکاریەکانمان لە دەروی وڵات ئەوەیە کە لەلایەن خێرخوازان و ئەو خێرخوازانان بەڕاستی کە هەر یەکێک بە کەسابەتێک و بە کردێکی تایبەتەوە مەشغولە و لەوێندا بەشێکی لە موچە و لە داهاتەکەی خۆی دەدات بە دەستگای خێرخوازی بەخشین و ئێمەش دێرکانە بەشێکی دادپەروانە دابەشی دەکەین دەست خۆش بێ کاک مصعب لە هەموو ئیشەکانی بەخشینە بەردەوامان ماژەمان بەوەدا کە بە هاوکاری خێرخوازان حەزەکەم لە کۆتا قسەتە پەیامت چییە بۆ خێرخوازان وڵای کاک عیمران من لێرەوە بەڕاستی تەنها بەس ئەو دوعای دەکەم و داوا دەکەم لە خوای پەروەردگار
پاداشتێکی گەورەی نەبڕاوی هەم خێرخوازانی هەرێمی کوردستان و دەروی هەرێمی کوردستانش بداتەوە دیارە دەستگای خێرخوازی بەخشین هەر کاتێک لە 12 ساڵی ڕابردوو هەر کاتێک پرۆژەیەکی ڕاگەیان بێ دیارە ئەم پرۆژێ بەڕاستی بە هاوکاری و پشتیوانی خێرخوازان بووە بۆیە بەڕاستی خێرخوازانن دەستگای خێرخوازی بەخشینیان گەیاندێتە ئەمڕۆ کە خاوەنی سێکتەری تەندروستی بێ خاوەنی 823 منداڵی بێباوی کە مانگانە موچەی پێدەدرێ دیارە بەڕاستی ئەمە هیمەتی خێرخوازانم بۆیە لێرە بەڕاستی من سوپاسیان دەکەم داوا دەکەم لە خۆی پەروەردگار پاداشتی نەبراوە بە بەهشتی بەرینیان بداتەوە ئینشاءالله و داوا دەکەم لەو خێرخوازان کە تاکو ئێستا سوورمەندیش نەبووینە لەو خێر و پاداشتە گەورەی دەستگای خێرخوازی بەخشین و وەگەاندنی کۆمەک و یارمەتی و زەکاتەکانیان داوایان لێ دەکەم کە ئینشاءالله ئەوانیش بەشدار بن لەو خێر و پاداشتە گەورەی کە هەیە و بە شێوەیەک بەشدار بن کە بەڕاستی دوای خۆیان زۆر دڵخۆش بن بەوەی کە ئێمە بەڕاستی هەموو ئەو خانەوادە فەقیر و هەژارەشیان پێدەناسین و پێشیان دەدەین کە هاوکاریەکانی ئێوە درا بەمانە دەستپێشاوە خۆش بە کاک مصعب زۆر سپاس بۆ ئامادەبوونت من سپاسی بەڕستان دەکەم زۆر سپاس بەڵێ زان و خۆشەویستان ئەوەی بینیتان و بیستان بەشێک بوو لە کار و پرۆژەکانی دەستگای خێرخوازی بەخشین لە شاری هەولێر و لە سەرتاسەری هەرێمی کوردستان بۆ هیوای کە هەموو لایەکمان ببەخشین بۆی کە بەخشین بەردەوام بێ دەگەڕێمەوە لای هاوکارانم لە ستۆدیۆی ناوەندەوە زۆر سپاس بۆ هاوکارمان عیمران ئەمیر و هەروە زۆر سپاس بۆ میوانەکەشت وڵازان راپۆرتێکمان هەیە کە ڕێکخراوێک گەستاوە بەکردنەوەی خولێک بۆ مامۆستایان و دەرچوانی پەیمانگا و زانکۆکان لە بواری پەروەردەیی کە فێرکاریان دەکات کە چۆن لە قوتابخانەکاندا وانە بڵێنەوە ئێمەش پێکەوە بینەریە و راپۆرتە دەبین. گرۆپێکیان دروست کردووە و خول و ڕاهێنان بە مامۆستایان دەکەنەوە تا لە پیشەی مامۆستایەتیان زیاتر بتوانن سەرکەوتوو بن. ڕێکخراوەکە تەمەنی کەمە بەڵام هەوڵ دەدەن خولەکانیان بۆ پێگەیاندنی مامۆستایان سەرجەم شار و شارۆچکەکان و قەزا و ناحیەکانی کوردستان بگرێتەوە. سەرەتای دروستبوونی ئەم بیرۆکەیە دەگەڕێتەوە بۆ ئەو چەند ساڵەی کە لە ڕابردوودا مامۆستایان بە ئاقارێکی زۆر خراپە ڕۆشتون. ئەو کاتێک کە ئەم بیرۆکەیە لە لای من دروست بوو وەکو بەرپرسی بۆردی پەروەردە لە تۆڕی ڕاهێنەرانی کوردستان کە تۆی ڕاهێنەرانی کوردستان تۆڕێکە لە خزمەت گەنجاندا لە خزمەت مامۆستایاندا کە چەندین خول و سیمینارات و دیبەی دەکرێتەوە. منیش وەکو بەرپرسی بۆردی پەروەردە هەستان بەوەی کە پرۆژەیەکی وا تەقدیمی تۆڕی ڕاهێنەرانی کوردستان بکەم. خۆشبەختانە ئەوانیش قبوڵیان کرد بە پرۆژەکەی من بە ناوی مامۆستای سەرمەشق و کاریگەرە کە لە 6 حوتی 2021 بڕیارماندا یەکەم ڕۆژی دەستپێکردنی خولەکەمان بێت هەتاوەکو مانگێک ئەخایانە لەبەر ئەوەی کە چەندین پرۆژەی ترمان هەیە لە تووڕی ڕاهێنەرانی کوردستان بۆیە لە هەفتەیەکە 2 ڕۆژ وانە دەخوێنرێت. لەم ڕێکخراوە ڕاهێنان بەو مامۆستایانە دەکرێت کەوانە بێژن یاخود دەرچووی زانکۆ پەیمانگاکان بەشی پەروەردەن. ڕاهێنانەکان بۆ بەرزکردنەوەی توانای بەشداربووانە تا بە بەهێزتر بتوانن وانە بڵێنەوە. سەرەتا بە خێراتین کەناڵەوە ڕێزەکەتانەکەم زۆر دڵخۆشم کە لە پای ئەم هەموو هەواڵە گرنگیتان بە بابەتێکیا و کە بابەتی پەروەردەیە دەستخۆشیتان لێ یەکەم. تۆڕی ڕاهێنەرانی کوردستان هەستان بە کردنەوەی خولێک لە بواری پەروەردەکردنی مامۆستایە کە 13 ڕاهێنەری بە ئەزمونیان هێناوە. من کە بەشداریم لەم خولە کرد وەکو مامۆستایەک زۆر بەلاوە گرنگ بوو لەبەر ئەوەی ئێمە وەک ئەزانین لە زانکۆ کۆمەڵێک بابەتی مەحدود دەخوێنین زۆر بابەت لەسەر مامۆستای سەرکەوتو هەر باز ناکرێ بۆیە زۆر بەلاوە گرنگ بوو کاتێک کە بینیم هەر ڕاهێنەرە و لە بوارێکا قسە ئەکات کە بوارەکە زۆر گرنگە بۆ مامۆستا. لە تۆڕی ڕاهێنەرانی کوردستان خولەکان زیاتر خۆبەخشین واتە نرخێکی کەمدا ئەندێن بۆ خولەکان لە کاتێکا کە تۆ 13 ڕاهێنەر 13 ئەزمون بێن قسە بۆ تۆ بکەن لە ئەزمونی خۆیان بخەنە سەر ئەزمونی تۆ بە نرخێکی واکەم هەستەکەم پێویستی ئەکرد کە زۆرتر یعنی زۆر مامۆستا بەشداری ئەم خولەی بکردایە. بەشداربوانی خولەکە دەڵێن بەشداریکردنیان لەم خولانە توانەکانیان بەهێز دەکات و هیواخوازن لە سەرجەم شار و شارۆچکەکاندا کاری لەم جۆرە بکرێت. پێشنگی بە خێربێنکردنەوەی ئەم خولانە زۆر پێویستە نەک بۆ مامۆستایەکی تازە نەک بۆی شەکە تازە تەخەڕوجی کردووە بەڵکو بۆ مامۆستایەکیش کە چەندین ساڵە مامۆستایە چونکە کردنەوەی ئەم خولانە بەڕاستی ئاڵوگۆڕکردنی زانیاریە. من لەوانەیە کۆمەڵێک شت بزانم مامۆستایەکی هاوڕێم لەم خولە کۆمەڵەشتی ترە زانیم من زانیاریەکانی ئەو وەرەگرم ئەوانەی من وەرەگرێ بۆیە کردنەوەی ئەم خولانە پێویستە تازەکردنەوەی زانیاریەکانە ئەبدێتکردنەوەی زانیاریەکانە پێویستە هەموو ساڵێک ئەم خولانە هەبێت تۆ لە ماڵۆدانیشی مامۆستایەکی کتێبێک بخوێنیتەوە باشترەوە لەوەی هیچ نەکەی
بەشداری خولێگەکەی باشتر لەوەی بەشداری نەکەی بۆیە کردنەوەی ئەم خولانە زۆر پێویستە. دەستخۆشی لە تۆڕی ڕاهێنەرانی کوردستان دەکەم بۆ ئەوەی کە خولێکی پەرەپێدانی توانەکانی مامۆستایانی کردوێتەوە بە سەرپەرشتی و ئامادەکاری مامۆستای بەڕێز مامۆستابانە کە خۆی ڕاهێنەرێکی چالاکی بواری گەشتپێدانی مرۆیە و لێرەشە وەکو ئەرکی پەروەردەیی زۆر گرنگە ئێمە بەدەر لە ناوەندە پەروەردەیەکان لە ڕێکخراوەکانە لە پەیمانگەکانە خولی جۆر بە جۆر بۆ مامۆستایان بکرێتەوە چونکە بەڕاستی بنەمای سەرکەوتنی مامۆستا لە کار و چالاکیەکانیدا بریتێ لە ئەپدەیتکردنەوە و نۆژەنکردنەوەی زانیاریەکانی هەمیشە بە پەیڕەوێکی باشتر و نوێتر و بڵین ئەکادیمیانەتر. لەم ڕێکخراوە تا ئێستا چەندان خولی پێگەاندن بۆ مامۆستایان کراوەتەوە بەنیازیشن پرۆژەکانیان گەورەتر بکەن و لە پارێزگەکانی دیکەش چالاکیان هەبێت. ڕامیا عوسمان تایبەت بە پەیامی ڕۆژ سلێمانی. کۆتایی وەڵە بینەرانی عزیز و خۆشەویست پرۆگرامی ئەمڕۆژمان بەم شێوازە بە کۆتا گەیشت تا پرۆگرامێکی دیکە بەخوای گەورەتان ئەسپێرین خواتان لەگەڵ. خۆتان لەگەڵ.